بەڕێزان هەموو لایەک بەخێر بێت. دیارە نیسابەکە هەیە بە ناوی خودای پەخشندە و میهرەبان، بە ناوی گەلی کوردستانەوە ئەم دانیشتنە دەست پێ دەکەین. بەڕێزان بەرنامەی کار خولی چوارەمی هەڵبژاردن ساڵی چوارەم دانیشتنی ژمارە 2 ڕۆژی دانیشتن 30/9/2017. بەرنامەی کار بە پێی حکمەکانی بەرگەی 1 مادەی 20 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکرا و دەستەی سەرۆکاتی پەرلەمان بڕیاریدا کاتی دانیشتنی ژمارە 2 خولی پاییزەی ساڵی چوارەم لە خولی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمان لە کاتژمێر 11 پێش نیوەڕۆ ڕۆژی شەمبە ڕێککەوتی 30/9/2017 بێت و بەرنامەی کاری دانیشتنەکە بەم شێوە بێت. یەکەم، وەڵامی پەرلەمانی کوردستان سەبارەت بە دوایین هەڵوێست و بڕیارەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و حکوومەتی عێراقی فێدراڵ سەبارەت بە ڕێفراندۆمی هەرێمی کوردستان. دووەم، دەست لە کارکشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز فەخرەدین قادر عارف لە پۆستی سکرتێری و ئەندامەتی پەرلەمانی کوردستان کە بە نووسراوی فەرمی پێشکێشی دەستەی سەرۆکاتی پەرلەمان کردووە بە پێی خاڵی یەکەم بەرگەی بێ مادەی 30 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ژمارە 1 ساڵی 1992 هەموارکراوە. ئەروە خاڵی دووەم هەر لەم مادەیە دووەم، دەست لە کارکشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز فەرهاد حەمە ساڵح کە بە نووسراوی فەرمی پێشکەش دەستەی سەرۆکاتی پەرلەمان کردووە بە پێی خاڵی یەکەم بەرگە بێ مادە 30 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو، هەروەها بە پێی مادەی 54 بەرگە 1 خاڵی شەشەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراوە. خاڵی سیەم لە مادەی دووەم لە خاڵی دووەم دانانی بەڕێز ئەیوب عەبدوڵڵا ڕەسوول لە شوێنی ئەندامی دەست لە کارکێشا و بەڕێز فەخرەدین قادر عارف لە لیستی کۆمەڵی ئیسلامی بە پێی مادەی 31 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراوە. بەڕێزان داوا هەبوورن. سیەم، دانان و ئاڵوگۆڕکردنی ئەم ئەندامە بەڕێزانە لە لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان بە پێی مادەی 44 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراوە. 1. پێش چاوخستنی دەست لە کارکشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز گۆڕان ئازاد محەممەد لە لیژنەی یاسایی. 2. پێش چاوخستنی دەست لە کارکێشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز دکتۆر ڕێواز فایق حوسێن لە لیژنەی پیشەسازی و وزە. 3. زیادکردنی ئەندامی پەرلەمان بەڕێز دکتۆر ڕێواز فایق حوسێن بۆ لیژنەی یاسایی. 4. خوێندنەوەی یەکەمی پرۆژە بڕیاری هەڵوەشانەوەی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە پێی مادەی 71 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارە 1 ساڵی 1992 هەموارکراوە. بەڕێزان ئێستا دەرفەت بە خاتوبێگەر تەڵەبانی دەدەم بۆ ئەوەی ناوی ئەندامانی کە ئامادە نەبووینە بخوێنرێتەوە لەگەڵ کونووسی دانیشتنی پێشووتر. ناوی ئەندامانی پەرلەمان کە لە دانیشتنی ژمارەیەکی ئاسایی بەرواری 23/9/2017 مۆڵەت پێدراون یان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون ئەمانن: 1. ئەبوبەکر عومەر عەبدوڵڵا مۆڵەت، ئەنوەر قادر مستەفا ئامادە نەبوو، ئەیوب عەبدوڵڵا ئیسماعیل ئامادە نەبوو، ئاواز جەنگی بورهان ئامادە نەبوو، ئومێد حەمە عەلی ئامادە نەبوو، ئێڤار ئیبراهیم حسێن ئامادە نەبوو، بەهار عەبدوڕەحمان محەممەد مۆڵەت، بەهار محمود فتاح ئامادە نەبوو، برزۆ مەجید عەبدوڵڵا ئامادە نەبوو، بێستون فائق محەممەد ئامادە نەبوو، تەلار لەتیف محەممەد ئامادە نەبوو، پەروا عەلی حەمە ئامادە نەبوو، پەری ساڵح حەمید ئامادە نەبوو، جەمال عوسمان کاڕەسوڵ ئامادە نەبوو، جوان ئیسماعیل عەزیز ئامادە نەبوو، حەسەن ساڵح محەممەد ئامادە نەبوو، ڕابوون تۆق معروف ئامادە نەبوو، ڕۆزا محەممەد عوسمان ئامادە نەبوو، زولفا محمود عەبدوڵڵا ئامادە نەبوو، سالار محمود مراد ئامادە نەبوو، سەرکەوت سەرحەد خەلیفە ئامادە نەبوو، سرود سەلیم مەتە ئامادە نەبوو، سۆران عومەر سەعید ئامادە نەبوو، شکریە ئیسماعیل مستەفا ئامادە نەبوو، شێرک و حەمەمین ئامادە نەبوو، ساڵح فەقی محەممەد ئامادە نەبوو،
گەشە دارا جەلال ئامادە نەبوو، گۆران ئازاد محەممەد ئامادە نەبوو، ڤەمان فەیسەڵ سەلیم ئامادە نەبوو، عادل عەزیز شکر ئامادە نەبوو، عەباس فەتاح ساڵح ئامادە نەبوو، عەبدوڕەحمان عەلی ڕەضا ئامادە نەبوو، عەبدوڵڵا مەحموود محەممەد ئامادە نەبوو، عزت سابر ئیسماعیل ئامادە نەبوو، عەلی حەمە ساڵح ئامادە نەبوو، عومەر ساڵح عومەر ئامادە نەبوو، عومەر عنایەت حەمە سەعید ئامادە نەبوو، عمر مصطفى باومير آمادة نبو، فائق مصطفى رسول آمادة نبو، فرهاد حمد صالح آمادة نبو، قادر وتمان رسول آمادة نبو، قارمان قادر فتاح آمادة نبو، عمر محمود صالح آمادة نبو، مريم صمد عبدي آمادة نبو، منير عثمان علي آمادة نبو، نجيب لطيف أحمد آمادة نبو، هورامان حمد شريف آمادة نبو، يروان نيسان ماركوس آمادة نبو. بو ئەم دانیشتە بەڕێز دکتۆر عەزیز سابر ئەندامی پەرلەمانی کوردستان داوای مۆڵەتی کرد. پوختەی دانیشتنی ژمارەیەک لە بەرواری 23 نۆی 2017 یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن جێگری سەرۆکی پەرلەمان، دوو خوێندنەوەی یەکەمی دوو پرۆژە یاسا لەلایەن ئەندامانی لیژنەی یاسایی، ئەلف پرۆژە یاسای ڕاگررتنی کارکردن بە یاسای بەکرێدانی خانوبەرە ژمارە 9 ساڵی 2008 کە لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمان پێشکەش کراوە و لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە ڕەوانەی لیژنەی یاسایی و لیژنەی شارەوانی و لیژنەی پەیوەندیدار و گشت ئەندامە بەڕێزەکان کراوە. با پرۆژەی یاسای درێژکردنەوەی کارکردن بە یاسای تیرۆر ژمارە 3 ساڵی 2006 کە لەلایەن ژمارەی یاسای ئەندامانی پەرلەمان پێشکەش کراوە و لەلایەن سەرۆکایەتی پەرلەمان ڕەوانەی لیژنەی یاسایی و لیژنەی ناوخۆ و گشت ئەندامە بەڕێزەکان کرا. سێ ڕەتکردنەوەی دەست لە کارکێشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز عومەر ساڵح عومەر، چوار ڕەتکردنەوەی دەست لە کارکێشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز کەنعان نەجمەدین حاجی کاروان، پێنج پەسەندکردنی دەست لە کارکێشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز بەیار تاهر سەعید دووالی، شش خوێندنەوەی بیرۆکەیەک لەلایەن بەڕێز ئەنەز محەممەد شەریف سەبارەت بە چارەسەرکردنی پاشەکەوتی موچە، حەوت خوێندنەوەی بیرۆکەیەک لەلایەن بەڕێز دکتۆر ڕێواز فائق حسێن سەبارەت بە چارەسەرکردنی پاشەکەوتی موچە، هەشت خوێندنەوەی بیرۆکەیەک لەلایەن بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت سەبارەت بە چارەسەرکردنی پاشەکەوتی موچە. سپاس بۆ بەڕێز خاتو بێگەر تەڵەبانی سکرتێریەتی پەرلەمان. بەڕێزان دەرفەتان دەدەمێ ئەو باسی خاڵی نظامی دەکرێت پێشەوە بە خێرهاتنێکی گەرمی جەنابی کاک مەولود باوەمراد دەکەین، وەزیری گەیاندن و گواستنەوە لە حکوومەتی هەرێمی کوردستاندا کە لەسەر داوای پەرلەمان لەم دانیشتە ئامادە بووە، بڕیاروا بوو ئەندێک بەڕێزی ترش ئامادە ببن، بەس دیارە درەنگ بانگشتەکەیان درەنگیان بەدەستیان گەشت بوو. سپاسی تشریفی جەنابیان دەکەین، بەخێر بێتن. بەڕێزان هەر ڕوونکردنەوەیکی تر ئەم دانیشتە وا بڕیار بوو دانیشتێکی تایبەت لەسەر مەسەلەی پاشەکەوت و سیستەمی موچە ئەنجام بدرێتن و پەرلەمانی کوردستان لە هەموو ڕۆکەوە ئامادە بوو، گشت فراکسیۆنەکانش داوایان کرد بوو و بڕیار بەو شێوە بوو، بەڵام بەداخەوە بارێکی نەخوازرا و هاتە پێشەوە و دەبووە تەرکیز لەسەر لەم کۆبنەوە تەرکیز لەسەر وەڵامدانەوەی بڕیارەکانی حکوومەت و فیدرال و پەرلەمانی ئەنجومە یعنیان پەرلەمانی بەغدا بکرێتن، لەبەرەوە ئەو مەسەلە لە بەرنامەدا هەردەمینیتن وەکو پرسێکی گرنگی لە بەردەم پەرلەمانی کوردستانەوە لە دانیشتنەکانی ئایندە لە کاتێکی گونجاودا دەستی بۆ دەبین و یەکلایی دەکرێتەوەی هەر لە پەرلەمانی کوردستان یەکلایی دەکرێتەوە. خاڵی نظامی کاک ئەبوبەکر هەلەدنی دەستی خۆی بەرز کردەوە و وابزانم سێ خاڵی چوار خاڵی تری نظامی دەرفەتتان دەدەینێ. بەڵێ بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان، هەمومان دەزانین کە دەستەی سەرۆکایەتی پێشووتری پەرلەمان بە تەوافقی سیاسی سەرجەم فراکسیۆنەکان هەڵبژێران و دەنجی پەرلەمانتاران بە دەنجی پەرلەمانتاران ئەوان هەڵبژێران. من پێم وابوو ئەمڕۆ هەمومان دەزانین کە سکرتێری پەرلەمان بە شێوەیەکی کاتی خۆی ئەو پۆستەی وەرگرت بۆ چەند ڕۆژێک، لەبەرەوە بەڕای من کە ئەمڕۆ بەڕێزیان وەکو سکرتێریش و ئەندامەتی پەرلەمان دەست لە کارکێشانەوەی پێشکەش کردووە. ئەسڵ ئەوە بوو کە لە شوێنی تایبەتی خۆی وەکو سکرتێر دابنیشێ، دواتر ئیستیقالەکەی تەقدیم کا و ئەو کاتە بخرێتە بەردەم پەرلەمانتارانی بەڕێز. ئەمە پێمان وابوو ریفراندۆم وامان لێ دەکات کە دەرفەتێکی تر بۆ ئاشتەوایی بێتەکایەوە و ئەم یەکریزی و کۆدەنجی نیشتیمانی حاصلکەین، بە تایبەتی کە خۆشبەختانە هەموو لایەنەکان پشتیوانیان لە پرۆسی ریفراندۆم کرد بە بەڵێ. لەبەرەوە
پێم وابوو ئەبێ ڕێکارەکە بەم جۆرە بێ بەو 2 سەعاتە ئەگەر سکرتێر لە شوێنی خۆی دانیشتایە هیچ لە مەسەلەکە نەدەگۆڕا و ئەوە ڕێکاری تەبیعی و یاسایی خۆی بوو. سپاس. سپاس بۆ بەڕێز ئەبوبەکر هەلەدنی. هەر بۆ ئاگاداری بەڕێزتان مەسلەی دەست لە کارکشانەوەکە لە 21 ئەم مانگە مانگین و پێشکەش بە دەستەی سەرۆکاتی پەرلەمان کرابوو و ئەوە بە باش زانرا لەبەرەوە ناکرێتن ئەوەی بەرنامەی کار ئیمزا دەکات خۆی تەعاملی سکرتێر لەگەڵ دەکرێتن نەدەکرا لە ناو پەرلەمانی کوردستاندا لە هەمان کادا 2 سکرتێر ئامادە ببن. لەبەرەوە لە پێناوی ئەوەی ئەم دانیشتە سەرکەوتوو بیت بە سەرکەوتووی بەڕێوە بچیتن و ئەم کاک فەخرەدینش سکرتێری پەرلەمان بەڕێز و بە ڕوحیەتی لێبوردەیی پێشوازی لە پێشنیاری ئێمەی کرد کە ئەو بابەتە بەو شێوازەکە ئیتیفاقمان لەسەر کردوو بەڕێوە بچیت. لێرەش سپاسی کاک فەخرەدینیش دەکەین، ستاشی ئەو هەڵوێستەش دەکەین کە لە پێناوی سەرکەوتنی ئەو دانیشت نەبوو کە لەسەر داوای هەمووتان و لەسەر داوای فراکسیۆنەکان دەبووە چڕ بکرێتەوە و لەسەر وەڵامدانەوەی بڕیارەکان و هەڵوێستەکانی وەکو ئاماژەمان پێکرد هەم حکوومەتی فێدرال هەم ئەنجومەنی نوێنەرانی فێدرال لە بەغدا. بەڕێزان خاڵی نظامی تر بەلێ کاک زانە. بەڕێز سەرۆکی پەرلەمان زانە عەبدوڕەحمان دیارە لە بەرنامەی کارەکە بڕگەی یەکەم کە تایبەتە بە وەڵامی پەرلەمانی کوردستان سەبارەت بە دوایین هەڵوێست و بڕیارەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گفتوگۆی زۆر هەڵەگرێ بۆیە من پێشنیارەکەم بەرنامەی کارەکە بڕگەی دووەم و سێم و چوارەم پێش بخرێ دوایی بینە سەر گفتوگۆکردن. سپاس بۆ بەڕێز زان عەبدوڕەحمان بۆ ئەو پێشنیارە. خاڵی تری نظامی حیات مەجید خاتو حیات. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش هەمان پێشنیاری کاکزانامە بوو لەبەر ئەوەی ئەو بڕگەیە مناقەشە زۆر هەڵەگرێت ئەگەر بخرێتە ئاخیر و بڕگەکانی تر بخرێتە پێشتر شتێکی باشە بێت. سپاس بۆ بەڕێز حیات مەجید. بەڕێز کاک ئاری هەرسن دوای دەینەوێرم. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتیوانی لە بۆ چوونەکەی کاکزانەکەم زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز ئاری هەرسن بۆ پشتیوانی ئەو پێشنیارە. بەڕێز کاک دکتۆر شوان قەلاتزی. بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان هەڵبەتە قسەکردن لەسەر بڕیارەکانی پەرلەمانی عێراق و حکوومەتی عێراق گرنگێکی زۆری هەیە لەبەرەوە پێم ئەو بابەتە دوا بەخرێ بۆ کۆبوونەوەیکی تر پێم قسەکردن لەو بابەتە بەبێ ئامادەبوونی بەڕێز سەرۆکی حکوومەت و بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کەمکردنەوەی شەعنی ئەو محاولە حاقدانەیە کە لە بەغدا و بەرامبەر هەرێمی کوردستان دەکرێت. ئەو خۆی سەرۆک وەزیرانی عێراق لە کۆبوونەوەکە ئامادە بووە بێکەوە کۆمەڵێک بڕیاریان دەکردووە ناکرێت ئێمە لە هەرێمی کوردستاندا کۆبوونەوەیەک بکرێت بەڵام سەرۆکایەتی حکوومەت لێرە حزوریان نەبێت. خاڵی دووەمیش ئێمە لە سیانزەی نۆوە پرۆژە بڕیارێکمان پێشکەش کرد ئێمە وەکو فراکسیۆنی لە خاڵی دووەم لە سیانزەی نۆوە پرۆژە بڕیارێکمان پێشکەش کردووە بۆ هەڵوەشانەوەی بڕیاری 64 ئەنجومەنی وەزیران کە تایبەتە بە سەبانەری پاشەکەوت و واژووی سەرجەم فراکسیۆنەکانی لەگەڵدایە لە سێنزەی مانگەوە پێشکەش کراوە بەڵام بەداخەوە دەستەی سەرۆکایەتی ئێستا پرۆژەکەی ئێمان نەخسووتە بەرنامەی کارەوە ئەمەش پێویستی بەڕوونکردنەوە هەیە کە پێک هاتووە لە 9 مادە پرۆژە بڕیارێکی زۆر شمولیە و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆر شوان قەلاتزی. سەبارەت بە پرۆژە ئەوەی پێشکەشتان کردووە پرۆژەکە لە دانیشتنی داهاتوو دەخرێتە بەرنامەی کار. ئەوەی یەکەمش هەر بۆ ئاگاداری بەڕێستان حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی بڕیارەکانی بەغدای دایەوە
لەبەرەوە ئەمڕۆ پێویستمان زانی هەر بانگەشەی جەنابی وەزیری گواستنەوە و گەیاندن بکەین بۆ ئەوەی دوایین پێشهاتەکان لەسەر ئەو مەسەلەی پەیوەستە بە گواستنەوە داخستنی دەواازەکان و فڕۆکەخانەکان لەوانە پێشکەش بەم دانیشتە بکەتن. خاڵیترین نظامی ئەوەی خاتوو مریەم سەمە. بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان، بەڕێز ئەندامانی پەرلەمان، ئەوەی من خاڵی نظامی نییە. بەڕێزان دیارە وەک هەمومان ئاگادارین بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوو کە رەساتێکی گەورە لە دەریای ڕەش ڕوویدا کە تایدا 22 هاوڵاتی دوێنێ تەرماکانیان ڕووفاتەکانیان گەیشتەوە هەرێمی کوردستان کە چەندین هاوڵاتی کوردی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا بێسەر و شوێنن. داوا لە بەڕێستان دەکەم بۆ گیانی پاکی شەهیدان و ئەو قوربانیانە چەند ساتێک بوەستین بۆ دڵناوایی کە سوکاریان. سپاستان دەکەم. سپاس. ئەو پێشنیارە پەسەندە داواتان لێ دەکەین فەرمونون ئەندامانی پەرلەمان ڕێز بۆ گیانی ئەو شەهیدانە. سپاس فەرمونون. گیانیان شاد بیت، گیانی هەموو شەهیدانی کوردستان شاد بیت. سپاس خاتوو مریەم سەمەد. بەرز قادر ڕزگەی فەرموو. بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان، من پشتیوانی ڕێیەکەی کاک دکتۆر شوان دەکەم. دەبواە بەڕێز جێگری بەڕێز سەرۆکی حکوومەت یا بەڕێزان سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت لەم دانیشتە ئامادە بوونایە سەبارەت بە دەست لە کارکێشانەوەی بەڕێز کاک فەراسەنگاوی. ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی لە ڕنگ بێ پێویست بەوە بێ قسەی لەگەڵدا بکەین، هەرچەندە لە بەرنامەی کاریشدا نەهاتووە. من داوا لە جەنابتان دەکەم و لە بەڕێز جێگری سکرتێری پەرلەمانیش دەکەم ئەم بابەتە بۆ دانیشتنی داهاتوو دوا بخرێت و سەبارەت بە دەست لە کارکێشانەوەی بەڕێز فەخرەدین قادریش هەر لە پۆستی سکرتێری پەرلەمان لە بەرنامەی کاری بەردەستدا هەیە، بەڵام دەست لە کارکێشانەوەی وەکو پەرلەمانتار لە بەرنامەی کاردا نەهاتووە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز قادر ڕزگەی. دیارە بەپێی مادەی 54 هاتووە هەموو فراکسیۆنێک دەتوانیتن پێش 24 ساعت بابەتێک لەو بابەتانەی کە پێویست دەزانیتن داوا بکات بۆی بخرێتە بەرنامەکار. ئێمەش هەروامان کردووە. بەڕێز کاک دکتۆر ئیبراهیم. بەڕێز سەرۆکی پەرلەمان، خەڵایەکێز پەسەندا ڕایە کاکزانای بکەم بۆ پاش و پێشێ خستنەوە بە فەقەڵاتی تویدان. خاڵا دیوەکە ڕۆنکردنەکە بچووک جلسایەکێدا پەرلەمانی عێراقی حەیدر عەبادی حاضر نەبوو. توصياتي خو قرارات خودان جلسات ديو حاضر بو وباعتبار ياما جلسة ايكي سربي موضوعي بيت السر 11 جلسات ديو حكومة حاضر بت او تشكي ماسينا يقتدا مرجع كو رونكرنامه يا برلمان كردستاني تشيل سر برلمان عراقي تشكود خالد اودي هايتي داكرين ياغوتي جواب دانامه بو برلمان عراقي نه جواب دانامه برلمان وحكومتي بو عراقي حكومتي جواب اخويا داي برلمان ما جواب ندايم برلمان دي جواب دن ومشين جلسه بيت بلكي قالك احداث سريعا تشكو ساعات بو ساعات احداث سريعا تشتت باشتر بين بيش واوا جري داي بابت دهي وجي خوشبختانه او خبري جرم او جي وزير قواسنوي حاضر بو او تشت باشي رونكرنا بدات سرندي سپاس سپاس كاك دكتور ابراهيم كاك بهزات بلي فرمو بله رئيس سركاتي برلمان طبعا ايش پسنداوی رأيت كم كو برنامه کار بتا پیشو باشکرین بلام اشکاله که هی طبعا نسبت خالات دوی برای سروکی پارلمانی خالات دوی دست کارکشانه و سکرتیر همیشه‌ای اگر هات پیش هنگی تیش اشکاله که پیروی بین ماده 16 خالات دوی بیشتن حالت بطالبین و پیگی سروک یا جگیر یا سکرتیر بر هر هویه که بید او پارلمان لایکم دانشنی گریدرای دوای بطالبونه که به همان ریک دق راوگان دقیقاً به هل بجارتنی نهینیه وکی پیشتر بویا از دخواست کم برگیدی همی بین پیش بس خلا دو بیشتر دیمای بو اف جلسه
شێوەکی یاسایی ڕێبە بچیت زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێز کاک بازات پەیڕە و زۆر ڕووناشکرایە سکرتێری کاتی شوێنی سکرتێری هەمیشەیی دەگریتن تا ئەو کاتەی پەرلەمانی کوردستان پێویستی بە دانیشتنەکان هەبێت لەبەرەوە مەسەلە براوەتەوە و بەڕێزان سپاس بۆ کاک قادر خاڵێکی تری نظامی بەڵێ مادەی 54 لە بڕگەی سێ لە پەیڕەوی ناوخۆ وا دەڵێ نابێ هیچ بابەتێک بخرێتە ڕوو یان گفتوگۆ بکرێ گەر لە بەرنامەی کاردا نەهات بێت و بڕگەی شەشیش ڕاستە ئەم دەسەڵاتەی ئەو دەسەڵاتەی بەسەر فراکسیۆنەکان داوە کە سەرۆکی فراکسیۆن بۆی هەیە بابەتێکی گشتی و لە ناکاو بخاتە ڕوو ئەمە پێمان وایە ئەمە پەلەیە ینی و ئەمە بابەتێکی گشتیش نییە دواوەی وەی جەنابەت دەڵێ لە پەیڕەوی ناوخۆ لەو مادەی کە ناوت برد هاتووە بەڵام تەسەوەری من وانە ئەمەی ئێمە باس وتمان 24 سعات بەسەر داخڵکردنی وەک لە بەرنامەی کاردا تێپەڕی بێت. سپاس کاک قادر لە پەیڕەودا هاتووە هەر فراکسیۆنێک ئەو بابەتەی بە گرنگ دەزانیت بە پێویست دەزانیت پێشکەشی بکات پێش 24 سعات هاتووە و بەو شێوازە معاملەمان لەگەڵ کردووە بۆ دڵنەوەی بەڕێستان داوا لە خاتوو بێگەر تەلەبانی دەکەم ئەو بڕگە بە تەواوی بخوێنتەوە بۆ دڵنەوەی هەمووتان ئەندامانی پەرلەمان بەپی پەیڕەوی ناوخۆ مادەی 54 بڕگەی یەکەم خاڵی 6 دەڵێ سەرۆکی فراکسیۆنی پەرلەمانی مافی هەیە بەر لە 24 کاتژمێر لە کاتی بەستنی دانیشتنەکە بابەتێکی تازە بخاتە بەرنامەی کارەوە بە مەرجێک بابەتەکە گشتی و لە ناکاو و بەپەلە بێت و دەست لە کارکێشانەوەکەش هاتووە لەلایەن فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پێشکەش کراوە بۆیە بە پێویستمانزانی بیخینە بەرنامەی کارەوە. سپاس بەڕێزان ئێستا پێشخستنی بڕگەکانی دانیشتنی ئەمڕۆ دەخینە دەنگدانەوە لە بڕگەی دووەم دەست پێ دەکەین دواتر دەینە بڕگەی یەکەم ئەوەی لەگەلە دەستی خۆ بەرزکەتەوە ئاڵۆگۆرکردنی بەرنامەی دانیشتنی ئەمڕۆ پێنجا و شەش لەگەلیە ئەوەی دژە کەس دژ نییە بە زۆرینەی دەنگی ئامادەبووان پەسەند کرا بەڕێزان دەینە بڕگەی دووەم لەوێ دەست پێ دەکەین اینجا دەینە بڕگەی یەکەم دووەم و سیەم و چوارەم ئێستا بەلێ پێشکەوتن بڕگەی دووەم دەبیتە یەکەم دەست لە کارکشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز فەخرەدین قادر عارف لە پۆستی سکرتێری و ئەندامەتی پەرلەمانی کوردستان کە پێشتر ئاماژەمان پێکرد بە نووسراوی فەرمی پێشکەش بە دەستەی سەرۆکاتی پەرلەمان کردووە. بەڕێزان دەست لە کارکشانەوەکە وەکو خۆی هاتووە بۆتان دەخوێنینەوە اینجا دەخینە دەنگدان. بەڵێ بەرز خاتۆ بێگەر تەلەبانی دەخوێنێتەوە. بە ناوی خوای گەورە بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت دەست لە کارکێشانەوە بەندە فەخرەدین قادر عارف لە کارکێشانەوەی خۆم تا ئاراستەی بەڕێستان دەکەم وەکو سکرتێری پەرلەمان و ئەندامەتی پەرلەمان فەخرەدین قادر عارف سکرتێری پەرلەمانی کوردستان 27 نۆی 2017. بەڕێزان ئەم دەست لە کارکشانەوە دەخرینە بەر ئەم دانیشتنە ڕۆی ئەم دانیشتنە دەکەین ئەوەی لەگەلیە دەستی خۆ بەرزکەتەوە خاڵی نظامی درەنگە ئێستا خسمانە دەنگدان خاڵی دواتر چلۆنۆ کەس چلۆنۆ ئەندامی پەرلەمان لەگەلیە ئەوەی دژە کەس دژ نییە بە زۆرینەی دەنگی ئامادەبووان پەسەند کرا
کاکێ ئاری قسەیەکت هەبوو تکایە خاڵی نظامی بیت. والله نقطەی نظامی نییە بەڵام زۆر بە پێویستی ێزانم وا بزانمە کە قسەکەم کرد ئێوە بەڕێزی ئەکە نظامی نەبوو دەبڕین. باش بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی من بە پێویستی ێزانمەوە بڵێم کە بەڕێز کاک فەخرەدین لەو تەوقیتە زۆر قورسەیە توانی زۆر بەباشی فراغی پڕ بکاتەوە کە هەمومان پێویستمان پێی بوو لەو فترەیە کە جەنابیان لەسەر ئەو کورسیە دانیشتەوە ئەو پۆستەی هەبووە من وە خۆم وەکو ئەندام پەرلەمان زۆر سپاسی یەکەم بە تاوەتی بێلانی پێوە دیار بووە ناکۆچی سیاسی نێوان لایەنە سیاسیەکان بە هیچ شێوەیە نابێت ببێتە ئەنجامی دروستکەوتنە نێوان ئێمەی پەرلەمانتار و خەڵکی کوردستان بۆیە جاریشتر من سپاسی یەکەم و هیوادارم سەرکەوتوو بێت. سپاس کاکاری بەڕێزان سیەم دانان و ئاڵوگۆڕکردنی خاڵی دووەم بوو لە دووەم دەست لە کارکشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز فەرهاد حەمەد ساڵح کە بە نووسراوی فەرمی پێشکەشی دەستەی سەرۆکاتی پەرلەمان کردووە بە پێی خاڵی یەکەم بڕگە بێ مادەی سی لە پەیرەوی ناوخۆ ژمارە یەکی ساڵی 1992 هەموارکرا و هەروە بە پێی مادەی 54 بڕگە یەک خاڵی شەشەم پێشکەش بە ئێوەی بەڕێز دەکەین ئەوەی لەگەلیە با داوا لە خاتوو بێگەر تەلەبانی دەکەین. بەڕێز سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە ڕێگەی بەڕێز سەرۆکی فراکسیۆنەوە بابەت دەست لە کارکێشانەوە من فەرهاد حەمەد ساڵح کەریم فەرهاد سەنگاوی کە لای خوارە واژۆم کردووەکو ئەندامێکی ئەم پەرلەمانە خۆشحاڵ بووم کە هەردەم جێگەی متمانە و باوەڕی ئەو دەنگانە بم کە بە من دراوە و منیان هێناوەتە ئەم شوێنە هەموو کات و ساتێکیشم لەناو هۆڵی پەرلەماندا بۆ بە حەق شایستە بوون و بۆ متمانەیە بەخشیوە و هەوڵم داوە کە نوێنەری ئاواتەکان و خەمەکانی گەلەکەمان بم لەم پێگەیەدا کە جێگەی شانازی هەمومانە لەگەڵ ڕێزی زۆرم بۆ ئێوە و دەستەی سەرۆکایەتی و هەموو ئەندامانی پەرلەمان بەداخەوەم کە پێتان ڕادەگەێنم ناتوانم لە بەرهەندێ هۆکاری شخصی خۆم چیدی وەکو پێویست ئەرکەکانم جێبەجێ بکەم بۆیە داوا لە بەڕێستان دەکەم ئەم دەست لە کارکێشانەوەیم پەسند بکەن. فەرهاد حەمەد ساڵح کەریم 28 نۆی 2017. بەڕێزان دەست لە کارکشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز فەرهاد حەمەد ساڵح ناسراوە بە فەرهاد سەنگاوی پێشکێشی ئەم دانیشتە دەکەین ئەوەی لەگەلیە دەستی خۆ بەرزکەتەوە. چلو حوت ئەندامی پەرلەمان لەگەلن ئەوەی دژە چوار ئەندامی حوت ئەندامی پەرلەمان دژن بە زوورینەی دەنگ پەسەند کرا. خاڵی سیەم لە دانانی بەڕێز ئەیوب عەبدوڵڵا ڕەسوول لە شوێنی ئەندامی دەست لە کار کێشراو بەڕێز فەخرەدین قادر عارف لە لیستی کۆمەڵەی ئیسلامی بە پێی مادەی 31 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراوە. خاڵێکی نیزامی بەڕێز کاک دکتۆر فەرسەد فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە چەندین مادە ئەوە تەئکید کراوەتەوە کە دەبێ بەرنامەی کار ئەو هەر بابەتێک پێش ئەو دەبێت لە بەرنامەی کاردابێ. ئێستا ئەم بەڕێزە نە لە هۆڵی پەرلەمان ئامادەیە و نە لە بەرنامەی کاریشدا بۆیە داوا دەکەم بۆ جەلسەی کانی داهاتوو ئەم بابەتە دوا بخرێت چکە لە ڕووی پەیڕەویەوە ناگونجێت ئەم بابەتە. بەڵێ بەڕێز کاک دکتۆر فەرسەد پێش 24 ساعت ئەم داوایە لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەنووسراو پێشکەش بە دەستەی سەرۆکاتی پەرلەمان کراوە لەلایەن دەستەی سەرۆکاتی پەرلەمان پەسەند کراوە و خراوەتە بەرنامەی کار. بۆیە ئێستا داوا لە خاتەوە بێگەر تەلەبانی دەکەم هەیە پێشکەش داواکە بخوێنەوە. خاڵی نظامی دواتر دەدەینەوە. خاڵی نظامی کاکومێت خوشناو فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان تەواو پشتیوانی لە بۆچوونەکەی بەڕێز دکتۆر فرسەد دەکەم لەبەرەوەی نەفراکسیۆنەکان لێرەیە
بایکۆتی کۆبنەوەکەیان کردیەوە ئەگەر گریمان ئەو دەست لە کارچێشانەوەی سکرتێری پەرلەمان قبول نەکرابە نەدەکرێت تا سکرتێر دەست لە کار نەچێشتەوە لە بەدیلی ئەوان بەدیلەکەشیان پێشکەش کردەوە لێرەش نییە حاضر نییە سون بخوا بۆیە دەکرێت دوا بخورێ بۆ ئەو کاتێک کە فراکسیۆنەکەیان گەڕانەوە ناهۆڵی پەرلەمان ئەندامەکەی خۆیان پێشکەش بکەن و زۆر سپاس. خاڵی تری نظامی دکتۆر شوان قەلاتزی بەڕێز فەرموو. بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان پێم وایە ئەندامی پەرلەمان سوێن دەخوا اینجا دەبێت ئەندامی پەرلەمان پێویستی بەوە نییە سوێن بخوات اینجا حزوری هەبێت دواترە جارێ پەسەند دەکرێت وەردەگیریت ئەندامی پەرلەمان لە دانیشتنی داهاتوو سوێن دەخۆ دەبێت ئەندامی پەرلەمان تا کاتە ئەندامی پەرلەمانیە بۆ یەکلایکردنەوەی ئەم پرسە داوا لە سەرۆکی لیژنەی یاسایی دەکەین ڕێی یەکلاکەرەوەمان بدەتێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر ئەندامێک کە لەلایەن خەڵک هەڵبژێردراوە و دانراوە بە پێی مادەی 11 لە پەیڕەوی ناوخۆ تەنها ئامادە دەبێ و سوێن دەخوا پێویستی بەوە نییە کە پەرلەمان پەسەندی بکاتن. سوپاس بۆ بەڕێستان ناخرێتە دەنگدارەوە بابەتە. سپاس بۆ بەڕێز دکتۆرە باڵا فەرید. ئەم ڕێیەی سەرۆکی لیژنەی یاسایی پەسەندە لای ئێمە دەچینە بڕگەی دووەم. بڕگەی دواتر پێش چاوخستنی دەست لە کارکشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز گۆران ئازاد محەممەد لە لیژنەی یاسایی بەڕێزان ئەوەی لەگەلە دەستی خۆ بەرزکەتەوە بۆ بڕگەی دووەم. کاک گۆران ئازاد محەممەد لە لیژنەی یاسایی داوا دەکەت لەوێ نەمینیت. ئەمانە ئەو دەکەوە. سیوهشت لێرە. سیوهشت و پازدە. دوازدە. 52 لەگەلن ئەوەی دژن کەس دش نییە بە زۆرینەی دەنگی ئەمادەوان پەسەند کرا. پێش چاوخستنی دەست لە کارکشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز دکتۆر ڕێواز فایق حوسێن لە لیژنەی پیشەسازی وەزە ئەوەی لەگەلیە دەستی خۆ بەرزکەتەوە تکایە. سیونو. پێنجا و حەوت دەنگ لەگەلن ئەوەی دژە. چوار ئەندامی پەرلەمان دژن. سپاس بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. سیەم زیادکردنی ئەندامی پەرلەمان بەڕێز دکتۆر ڕێواز فایق حوسێن بۆ لیژنەی یاسایی ئەوەی لەگەلیە دەستی خۆ بەرزکەتەوە. چلوسی. شێست و یەک دەنگ لەگەلیە ئەوەی دژە وابزانم کاک کەس دش نییە بە یەک دەنگ دژە بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. بەڵێ ئێستا داوا لە بەڕێزان لیژنەی یاسایی دەکەین سەرۆک و ئەندامانی لیژنەی یاسایی بفەرمونە سەر مێنەسەکە. لیژنەی یاسایی
باوەش ئیجازەی وەرگرتووە دایکی بەڕێزان پرۆژە بڕیارێک هەیە داوا لە سەرۆکی لیژنەی یاسایی دەکەین ئەو پرۆژەیە پێشکەش بەوەی بەڕێز بکەن. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم پرۆژە بڕیارە لە 6 خاڵ بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم پرۆژە بڕیارە لە 6 خاڵ و هۆیەکانی دەرچوادن پێکاتوە و لەلایەن ژمارە یاسای ئەندامانی پەرلەمان واژۆ کراوە کە بەم ناوەنەی خوارەوە دەست پێ دەکات. بەڕێزان ئەبوو بەکر عومەر عەبدوڵڵا هەرەدنی کەژاڵ هادی فەقێ کەنعان نەجمەدین ئەحمەد حاجی کاروان بەهار عەبدوڕەحمان محەممەد سوهام عمر قادر عمر صالح فارس كوتر شيركو زودة مصطفى سهراب ميكائيل محمد أمين بهزاد درويش غريب مصطفى حمخان داولا بريس عندك هم كارستي لجني بيوين داركان بكن لقى رزمان زۆر سپاس بۆ لیژنەی یاسایی ئەم پرۆژەیە ئاراستە دەکرێتن بۆ لیژنەی دارایی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان گشت ئەندامانی پەرلەمانی کوردستان. سپاس. بەڕێزان بۆ گفتوگۆی خاڵی یەکەم کە بووە خاڵی چوارەم ئێستا لە بەرنامەی کاری ئەمڕۆی دانیشتنی پەرلەمانی کوردستان ئێستا پێشەوەی بخرینە گفتوگۆ داوا لە لیژنەی یاسایی دەکەن هەر لەسەر منەسە بمێنن و لە سەرەتاش ئێمە وەکو دەستەی سەرۆکایەتی گوتارمان نییە بەڵام چەند خاڵێکمان هەنە بە پێویست دەزانین پێش گفتوگۆ بخرێنە ڕووی ئێوەی بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان هەر لە سەرەتای ئەم دانیشتنەی پەرلەمانی کوردستان بە پێویست دەزانین جارێکی تر پیرۆزبایی لە گەلی کوردستان بکەین بە بوونەی سەرکەوتنی ڕێفرەندۆمی سربەخۆیی کوردستان. بەڕێزان دیارە ڕێفرەندۆم ئەمرازێکی دیموکراسیە و لە پێناوی ئاشتی سەقامگیریە بەڵام بەداخەوە کاردانەوەی تند و چاوەڕان نەکراو لەلایەن حکومەت و ئەنجومەنی نوێنەرانی عێراقی فیدرال لێی کەوتەوە کە بە هیچ شێوازێک ئەو کاردانەوە ناگونجێت لەگەڵ دستوری هەمیشەی عێراق و بناماکانی دەوڵەتی مەدەنی و دیموکراسی. دیارە ئەو کاردانەوە و بڕیارانەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێویست بە وەڵامدانەوەی پەرلەمانی کوردستان هەیە. وەڵامێکی هێمنانە لە ئاستی ڕەوایی گشت مافەکانی خەڵکی کوردستان داواتان لێ دەکەم گفتوگویەکی هێمنانە دوور لە هەموو گرژی و تەشەنەیەک دیارە پەیامی ئاشتیانەی گەلی کوردستان داوا دەکەین زاڵ بین لەسەر هەموو داوایەکی تر بۆ گرژی و تەشەنە. بەڕێزان لەو پێناوەدا بەردەوامبوونی دیالۆگ لە نێوان هەولێر و بەغدا و چرکردنی باشترین چارەسەرە بۆ گشت کێشە و ناکۆکیەکان.
ئێمە بە پێویست دەزانین پێشوازێکی گەرم لە هەموو ئەو هەوڵانە بکەین بۆ نێوانگێری و ناو بژیوانی لە نێوان کیانی کوردستان و حکومەتی فێدرال لە بەغدادا و بە تایبەتی لەلایەن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەروەها پێشوازێکی گەرم لە وتە بنرخەکانی سەید سیستانی دەکەین گەورە مەرجەعی شیعە لە عێراقدا کە دەبێت کە لە وتەکەی داهاتووە دەبێت ڕێز لە مافەکانی گەلی کوردستان بگیرێت. بەڕێزان دەزانین بەڕێستان هەمووتان قسەتان هەیە لەم ڕۆژە و لەمەر ئەم بابەتە گرنگە و ئێستا بۆ دەرگای گفتوگو دەکەینەوە هەندێک پێشتر ناوی خۆیان نووسیوە دەرفەت بەوان دەدەین واوی تر شەوان دەیانەوێت قسە بکەن دڵنیاینە هەمووتان دەتانەوێت قسە بکەن لەم بارە. ئێستا ناوەکان تۆمار دەکەین و دەست بە گفتوگو دەکەین. دیارەش ناوەکان دەنووسین و دەرفەت بە جەنابی وەزیری گەیاندن و گواستنەوە دەدەین بۆ ئەوەی لە دوایین پێشهاتەکان وتەی خۆ پێشکەشی ئەم دانیشتنە بکەتن بە وەکالەت. بڵێ دەتوانی لێرەش پێشکەشکەی ئازەکەی وڵا پێم باشترە بێە سەر ئەو منەسایە باشترە. نووسینی ناوەکان بەردەوامە مش ئەو کردم. بەس دوو خولەک ناوەکان دەنووسین و داوا لە بەڕێستان دەکەین بۆی کە ناوەکان لە پرۆتۆکۆلیش تەزیل بکرێگەر کە سەو ناوی خۆی بڵێت و بۆی کە ئێمەش تەزیلیکەین لێت. عەبدوڵڵا حاجی مەحموود. شوان قڵازەی. وحيدة يا ماجد. ماجد بازرگان. سهراب ميكائيل. كجال هادي. عمر كوچر. حاجی کاروان. دیارە هەر هەمووتان دەتانەوێت قسە بکەن لەبەرەوە دوایی ئاڵ گۆری لە نێوان فراکسیۆنەکان دەکەین چونکە کە بەو ڕێزە بیتن دەک زۆر دوا دەکەون. کاک دکتۆر ئامانج بەخێر بێی بۆ ئەم دانیشتنە. کاک مەردان خەدر. دكتور عبد الله. ئەوە نووسراون ئەم بلۆکەم تەواو کردووە. بەڵێ کاک خەلف پێشتر نووسیوە ویان سوزان. تمام. کاک فەرحان
نجل محمد. ئەو ڕێزە چیتر دەویست قسەی بکەن؟ هەر هەمویان ئەوە هەمویان ئەوە هەمووی تێدان ساتێکەڵی دەکەنەوە کاک خەلەف پێشتر داوای کردووە کاک عەباس نووسیمە ئەو هەندێکم نووسینەوە ئەوانش ئەکە دووبارە بن ئێوە دەکەین سەندەرفەتیۆن ناوەکان تۆمارکراون داوا لە جەنابی وەزیری گاندن و گواستنەوە دەکەین بە وەکالەت بەشێک لە ناوەکان ڕۆژی پێشتر تۆمارکراون دەیخوێنمەوە بەڵام دواتر بۆی هاوسەنگیەک هەبێ لە بینی فراکسیۆنەکاندا بە تێکەڵی ناوەکان دەخوێنینەوە. ئامینە زکری، دکتۆر فرسەد، شیرن حوسنی، حەیات مەجید، عەباس غەزالی، خەڵەف ئەحمەد، حاجی میرخان، شیلان خان، ڤیان عەباس، کاک عوسمان ببورن ڤەمان کاک ڤەمان، موناخان، ئەبوو کاروان، عەبدوڵڵا حاجی مەحموود، شوان قەڵاتزەیی، وەحیدە یاقۆ، کاک جەودەت، محەممەد سعدەدین، ماجد بازرگان، مامۆستا غەریب، ئەبوو بەکر هەڵەدنی، بەهارخان، کاک بەهرۆز، کاک سەهراب، کەژاڵ هادی، عومەر کۆچەر، حاجی کاروان، دکتۆر ئیبراهیم سمۆ، مامۆستا ئەنەس، ئاواز حەمید، کاک تەحسین، مەردان خدر، مەدینە خان، نازم کەبیر، کاک دڵشاد، سۆزان خان، نەجاد محەممەد، شێخ سیراج، کاک فەرحان جەوهر، سەرکەوت سەرحەد، گەشەخان، عەباس فەتاح، تەلارخان، کاک ساڵح فەقێ، کاک سالار محمود، شەیتر ماوە ناوی نەخوێندرا بێت سووری کاک جەمال جەنابتم نووسیوە ببوو ئەو ناوانەوە بزانم هیچ نەخوێندەوە بەڵێ کاک شوان علی هەڵۆ دکتۆر عەبدوڵڵا ئەوە بوو کەمێن جەمال نووسی نووسیومە کاک جەمال نووسیوە بەڵێ خوا ئەو ڕیزە بزانم چیتر کاک ئومێد خۆشنەوە کاک ئومێد دەست هەڵ نەهێنا بوو فەیروس ناوی تۆ تێدا بوو کاک بەهزاد بەغەڵەتی خوێندراوەست بەهزاد سێباری کاک بەهزاد وتم غەڵەتم خوێندەوە ببوورە دێ چاکەی تەفێری ناوەکان دەبم هەمووی چیتر ماوەتخوا کاک فەیروس خاتو فەیروس شیرین حوسنی حەیات مەجید خاڵی نیزامی دواتر کاک قادر ڕزگەی سعید مەسیفی دکتۆر سیراج کاک دلێر ماوەتی کاک علی هاڵوو کاک علی هاڵوو ناوەکان تەواون بەڕێزان دیارە سێ خاڵی نظامی هەنە بەڕێز شیرین حوسنی برای سروکی پارلمانی برای نه دهمی دانشنید اغلب دانشنید پارلمانی در عرفه که بی وقت تا تحدید کردن با آخفتنا پارلمان ترا اجبار هندی از پیشنهاد دکم کد وری داجی 2 دقیقه یا 3 دقیقه بیت دست نشان کردن با هر برای که اندام پارلمانی که با خفت داکوب گهنه در انجام کی باش افرو بشم بیاری در بخینو زور سپاس با پیشنهاد برای حیات مجید بەڕێ سەرۆکی پەرلەمان پشتیوانی لە پێشنیارەکەی دۆرە شیرینەکەم بۆ زەبەتکردنی وەخت و بۆی لە کورتترین کاتە پەیامی هەموو بەڕێزان کە دیارە بە ڕێزێکی زۆر ناوی تۆمار کردووە بگات ئەگەر وەخت تەحدید بکرێت شتێکی باشە بێ و سپاس بۆ هەموو سپاس بۆ ئەو پشتیوانی ئەو پشتنیارە بەڕێز دکتۆر سیراج بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پاڵپشتی دکتۆرە شیرین دەکەم ئەو مەبەستەم بوو سپاس بۆ بەڕێزتان پێشنیارێکی پەسەندە و ئێمەش هەوڵ دەدەین پێشتر عورفەکە بوو بە 3 دقە هەوڵ دەدەین لە ماوەی 3 دقە بەڕێزان ئەندامانی پەرلەمان ڕێیەکانی خۆیان پوختە بکەنەوە
کاک سالار بەلێ فەرموو خاڵی نظامی بەڕێز جنابی سەرۆکی پەرلەمان سالار محمود لە ڕاستیە ڕاستە بە پێی عورف کات تهدید کراوە بۆ گفتوگۆی ئەندامانی پەرلەمان بەڵام هیوادارم جنابتان سنگتان فراوان بێ بابەتەکە زۆر هەستیارە کات تهدید نەکرێ و بەڕێی بەندە باشتر وابوو ئێمە پێش گفتوگۆکردن لیژنەی قانونی لەگەڵ ئەو ئەندامانەی پەرلەمان کە پێشنیاریان هەیە بینێرن بۆ لیژنەی قانونی لایحەیەک مسودەیەک ئامادە بکرایە بخرایەتە بەردەست ئەمجا ئەو کاتە دەتوانرا گفتوگۆی ئەندامان لەو پرسایە کورد بکرێتەوە بۆیە ڕاستە ئەوە بوو بە تەرحی پێشنیاری سێ ئەندامی پەرلەمان و دەخرێت بکرێتە دەنگدانەوە بەڵام هیوادارم ئەمە تەزبید نەکرێت بۆ دانیشتەکانی داهاتوو کە گرنگن کات تهدید بکرێت بۆ ئەندامانی پەرلەمان و سپاسدان زۆر سپاس بۆ بەڕێز سالار محمود بەڕێزان ئەوە وەکو پێشنیار لای ئێمە پەسەندە ئەوەی کات سێ دقا بەڵام دیسان دەرفەت لەبەرەوە بابەتەکە گرنگە لەسەر ئەوە ورد ناوەستینەوە بینیمان کە دانیشتنەکەش بەڕاستی ئەگەر درێژ بوو دوای داوا شوک دەکەین بەڵام بەرحەڵ بەردەوام دەبین بایەخ بەم بابەتە دەدەین دڵنیا هەمووتان بایەخ پێ دەدەن و قسەکان ئەگەر چر بکرێنەوە پوختە بکرێن کاتەکەش تەسەوەر دەکەم فریا دەکەوی بۆ هەموو بەڕێزان ئەندامان پەرلەمان بەڕێزان ئێستا دەرفەت بە جەنابی وەزیر دەدەین بە وەکالەت وەزیری گەاندن و گواستنەوە بفەرمووت تووتەکەی خۆ پێشکەش بکات بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان فەرموو کاک مەولود باوەمرات مایکەکە بکەوە زەحمەت بەناوی خۆی بەخشندەی میهرەوان بەڕێز جێگیری سەرۆکی پارلمان خوشک و برایانی پارلمانتار ئەم کاتان باش لە ڕاستیە ئەمەوێت لێەوە دەست پێ بکەم کە دەقی بڕیارەکەی عێراق بخوێنمەوە بڕیاری ڕاگررتنی گەشتەکانی هاتوو ڕۆشتوو بۆ هەردوو فڕەکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و هەولێر پاشان ئەو خاڵانەی کە لە ناو ئەو بڕیارە هاتوون ئێمە من لە بەردەم جەنابتانە وەکو نوێنەرانی خەڵکی کوردستانی خەمە بەر شۆڤە تا ئەو کاتە ئێوە بڕیاری خۆتان بە ڕوونی و بەرچاوڕوونی بدەن لە بڕیارەکە بە زمانی کوردی کە ئەمە بڕیارەکەیە لەلایەن نووسنگەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق دەرچووە ڕاگررتنی گەشتەکانی وڵاتانی دەرەوە بۆ فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی هاتوو ڕۆیشتوو ئەم ڕاگررتنە کاری پێدەکرێت تا کاتی پابندبوونی کاری هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی بۆ ڕقابە و ئیشراف بۆ ڕقابە و ئیشرافی دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی ئیتیحادی بە شێوەیە هەبوونی نوێنەرانی دەسەڵاتی فیدراڵی عێراق لە هەردوو فڕۆکەخانە ناوبراوەکە بۆ هەستان بە ئەرکە قانونیەکانیان دابین بکات دیارە یعنی لە نێو دوو کەوانە ئیشراف و ڕقابە ئەوە بە حسابی خۆی کراوەتە پاساوی ناوەڕۆکی ئەم بڕیارە هەروەها ئەوانەی کەوا پێویستە کۆمەڵێک لە عێراق و یا خەڵکێک لە عێراق و بێن بۆ جێبەجێکردنی ئەم دوو ئەرکە لە فڕۆکەخانەکە بەو شێوەیە کە ئەرکە قانونیەکانیان لێرە جێبەجێ بکەن بڕیارەکە پەنای بردووەتە بەر مادەی 4 مادەی 5 مادەی 9 مادەی 21 قانونی فڕۆکەوانی دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقی من ساڵی 1948 ساڵی 1974 دەچۆم ژمارە یاساکە 148 بێگومان ئەم یاسایە لە نیسانی ساڵی 2016
هەموار کراوە بەڵام هەموارکراوە هەموارکردنەکەی تەنها ژمارەکان و دینارەکانی کۆنی عراقی و غەرامە و ڕسومات گۆڕاوە بە دیناری ئێسە و کراوە بە ملیۆن لەگەڵ چەند یعنی بڕگەیەکی بەسیتی پێشەکیەکە بە تێکڕا ئەم قانونە 211 مادەیە لەم 211 مادەیە بە هەمووی 2 مادە 3 مادە دەستکاری کراوە لە ڕاستیە ئەم مادە ئەم قانونە قانونی سەردەمی حیزبی باسە ساڵی 1974 بۆ 2017 43 ساڵەکان نزیکی تەمەنی زۆر بەمانە ئەحمە حەسەن بەکر ئیمزای کردەوە لەلایەن مەجلیسی قیادەی سەورەوە هەمواری یەکەمی بۆ کراوە ئەم مادەیە کاتێ دەرچووە کە یعنی فڕۆکەخانەی نێودەوڵەتی تەنها بەغدا بۆ لەسەر ئاسێکی فراوان و دیار لە عێراق یعنی ئێستا ژمارەیەکی زۆر لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەن ئەبوو ئەساسن هەر پشت بەم یاسایە نەبەستایە بەڵام من لە گفتوگەکانمان لەگەڵ بەڕێستانە پشت دەبەستم بەوەی کە ئەم مادانە ڕاستن وان حەقن ئەبێ پشتیان پێ بەستێ بزانی ئێمە لەکوێین و بڕیارەکەی عێراق لەکوێیە ئەم بڕیارە سەرەتا ئەوە بڵێم کە هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و هەولێر لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان دروست کراون لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و فراوان کراون لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و بە بەردەوامی نۆژە نەکرێنەوە حکوومەتی هەرێمی کوردستان خەرجی ماگانە و ساڵانیان بۆ دابینەکات و هیچ پەیوەندیەکی دارایەن بە عێراق نییە و تا ئەم ڕۆژ هەر بۆ شایەتی دانوەکو وەزیری گواستنەوە گاندن بە وەکالەت عرضی جنابتان کە ماگانە ئێمە تەواوی داهاتەکانی وەزارەت لە نێوانیانە هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی بڵاوەکەینەوە تا ئەمڕۆژ کە من لە خزمەت ئێوام داهاتی فڕۆکەخانەکان کەمترە لەو مەسرفەی کە پێشکەشیانەکرێ بۆ چووکە لێرە و لەوێ هەندێک جا بەرگوێمانەکە و کەوا ڕەنگە عێراق چاوی لە داهاتەکە بێ و ڕقابەی داهاتەکە بکە ئێمە داهات بە ئاشکار لەسەر سایتی وەزارەت بڵاوەکەینەوە ئەین بە هەموو دام و دەستگاکانی ڕاگەیاندنی هەرێمی کوردستان و بەندە خۆم داوام کردووە لە دیوانی چاودێری دارایی و دەستەی دەستپاکی و نەزاها بە دوای هەموو فلس بە فلسی ئەو پارانە بڕۆن ڕائگەێنرێ لەوە زیاتر بوو وەزارەت و بەرپرسەکانی وەزارەت مەسئول لەوەش کەمتر بوو ئەوە دیارە دەستکەوتی وەزارەتە و قسەیەکمان لێ نییە لێرەوە هیچ پاساوێکی پشکنین و عفوان هیچ پاساوێکی ئیشراف و ڕقابە نییە لەبەر ئەم خاڵانەی خوارەوە سروشتی فڕۆکەخانە جیاوازە لە سروشی هەر دام و دەستگایەکی ترۆکو دام و دەستگای پەروەردە دام و دەستگای خوێندی باڵا دام و دەستگای تەندروستی دام و دەستگایەکی هەر دام و دەستگایەکی تر ئەم دامەزراوە خەسڵەتێکی نێودەوڵەتی و نیشتیمانی هەیە بۆیە بەم خەسڵەتەی ناچار بووە بە بەردەوامی پەیوەست بێ بە سوڵتەی تێرانی مەدەنی عێراقی ئێمە لە هەردوو مەتارەکە کەوتم ئێمە مەقسەدم هەردوو مەتارەکەیە ئێمە لە هەردوو مەتاری نێودەوڵەتی هەولێر و سلێمانی پابەندی ئیشراف و ڕقابەی بەردەوامی سوڵتەی تێرانی مەدەنی بووین لەسەر ئاسی چرکە بە چرکە و سات بە سات لەسەر ئاستی مانگانە لەسەر ئاسی ڕۆژانە لەسەر ئاستی ساڵانە و لەسەر ئاسی دەوریش واتە 4 مانگ جارێک 6 مانگ جارێک 5 مانگ جارێک ئێمە لە هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی تا سوڵتەی تەرانی مەدەنی عێراقی ڕێگە نەدا بە تەیارەیەک لە شوێنی خۆی بەرەو هەرێمی کوردستان بێ ئەو تەیارە لە مەتار ناتوانێت بجوڵێ هیچ تەیارەیەک بۆ هاتنی بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی هەتاوەکو سوڵتەی تەیرانی مەدەنی ڕەمزی هاتنی نەداتێ پێم وایە بەناوی PPA شتێکی ئەوایە بە ڕەمزەکەی هەتا ڕەمزی هاتنی نەداتێ وە لە ڕێگەی ڕاداری ئەو وڵاتانەی بەسەر یادێت چاودێری نەکات کاتێ هاتە ناو خاچی عێراق بە هیچ شێوەیە لە شێوەکان هیچ تیارە ناتوانێت بێت ئەوەی کە بەڕێستان لێرە و لەوێ دوایی نەوەکو سوال بکەن ئەبیسن فلان فڕۆکەخانە فلان هێڵی ئاسمانی وتی من دێم و فلان هێڵی ئاسمانی وتی من خەڵقی ئەم شتیوانە ناتوانێت بێت ناو خاچی عێراق چونکە لە بەرزایی لە بەرسین بەرزاییە بە هیچ شێوەک هیدایەت ناکەی ئیلا ئەبێ لە ڕێگەی ڕادار بێ و گەشتە زۆن فلای ئیلا ئەبێ ڕادار چاوی لێ بە بە هیچ شێوە لە شێوەکان ناتوانێت بنیشێتەوە لەبەرەوە شتیوان ممکن نییە تا ئێستا و تا ئەمڕۆ ئێمە من قسە لەگەڵ بەڕێستانەکەم ئاسمانی عێراق یەک ئاسمانە و لە ژێر دەسەڵاتی سوڵتەی یا بڵێن لەژێر دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عێراقایە و تا ئەم ساتش هەردوو فڕۆکەخانەکە پابەندین بەو ئەرکەی کە لە ئەستۆی سوڵتەی تەرانی مەدەنی عێراقیە ئەوە فڕۆکەکان لە هەموو شوێنەکانی دنیا و ئاڕاستەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانیەکە هەروەها دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنیە کەوا
چاودێرەکانی ئاسمانی و چاودێری تاوەرەکانی هەرێمی کوردستان لە هەردوو فڕۆکەخانەکە هەم مەشق و ڕاهێنانیان پێەکە هەم مەشق و ڕاهێنانە لە وڵاتانی دەرەوە پێەکە و هەم مسادەقەش لەسەر ئەو شەهادەیەکە کە ئەم کارمەندە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێریا سلێمانی ئەم کارمەندە ئەو شەهادەیە هەیە و ئەو بڕوانامەی هەیە ئەتوانێت لە تاوەر یاخود لە چاودێری ئاسمانی بەشداری بکە. هەروەها ساڵانە سوڵتەی تەیرانی مەدەنی عێراقی بە بەردەوامی پزیشکی پسپۆڕ و تایبەتێنێرە بۆ چاودێری بۆ پشکنینی کارمەندانی تایبەت لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی تا شیانی جەستەییان بزانێ کە ئایا ئەتوان بە ئەرکەکان لە فڕۆکەخانە هەستنیان نا. سەرباری هەموو ئەمانە بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەکانی عێراق لە بەسرە و هەتاوەکو هەولێر و سلێمانی ساڵانە عەفوەن بە شێوەی دەوری دانیشتنیان هەیە بۆ گفتوگۆکردن لەسەر کێشەکانی یا کێشە و پێویستیەکانی فڕۆکەخانەکان هەردوو بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەی هەولێر ئەندامن لەو دانیشتنە لەو کۆبوونەوە دەوریە و لە مانگی ڕابردووە لە هەولێری پایتەخت لە مەتاری هەولێری پایتەخت ئەنجامدرا بە سەرپەرشتی وەزیری گواستنەوەی عێراق و بەندە. لە تەواوی شاندەکانە عێراق داوەتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانیەکە بۆ بەشداربوون لە خولە تەکنیکی و هونەری فەنیەکانە. سوڵتەی تەیرانی مەدەنی عێراقی کێشەی لەسەر هەر شتێک و قسەی لەسەر هەر شتێک و بۆچوونی بەرامبەر بە هەر شتێک و هەر گۆڕانکاریەکی تەکنیکی لە مەسلەی فڕۆکەوانیان ڕووبدە ڕاستە و ڕاست پەیوەندی لەگەڵ هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و هەولێرەکە و هەر کاتێ بێ پشکنینێک بکات لە هەر شوێنێک بەتایبەتی لە مەسلەی کارگۆ و لە مەسلەی هاتن لە مەسلەی ڕۆیشتن گەشتیارانی هاتوو گەشتیارانی ڕۆیشتوو چۆنێتی ئیشکردنی چۆنێتی کۆنتڕۆلی هاتن کۆنتڕۆلی ڕۆیشتن بەشەکانی تری فڕۆکەخانە کە بریتە لە گومرگ بریتە لە مەتار بریتە لە ڤێرتنەری و ئاسایش و هەموو ئەمانە هەر کاتێک و هەر لەحزەیەک سوڵتەی تەیرانی مەدەنی عێراقی ویستبێتی وەفدێک بنێرێ بۆ تەفتیش بۆ تێگەیشتن بۆ پشکنین ئامادە وەفد هاتوۆتە هەرێمی کوردستان. بە هەموو ئەمانە ئەم قسانەی کە کردم ئەمەوێ بە بەڕێستان بڵێم و هەروەکو بەم شێوەش گەیاندومانەتە هەموو میدیاکانی دنیا بە ئەو کەسانی کەەوە بایەخ بەم بڕیارە ئەدەن. ئەمەوێ ئەوە بڵێم کە هیچ مانایەک بۆ ئیشراف و ڕقابە یا داواکردنی ئیشراف و ڕقابە نییە و ئەم بڕیارەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە پشت بە مەسلەی ئیشراف و ڕقابە ئەبەسێ بە مادەکانی وەکوتم 4 5 9 21 وەکو لە بەعزێک داوای جنائیە ئەڵێن ئەدعوا لا مەحەل لە ئەم بڕیارە هیچ مەحەلێکی نییە نەبۆ ئیشراف نەبۆ ڕقابە نەبۆ پەیوەندی ئێمە وەکو وتم ئێستا خۆتان بهێنە بەرچاوی خۆتان سعات 12 تەیارێک بۆ هەولێریت سعات یەک تیارێک بۆ سلێمانی ئەڕوا سعات 1.5 تیاری مەسەلەن فڕۆکەخانی تورکیش ئێرلاینیە دوای ئەوە پیکاسوزیە دوای ئەوە جەرمەنیە دوای ئەوە فڕۆکەخانەی ئەردە هەموو ئەمانە سات بە سات سوڵتەی تەیرانی مەدەنی عێراقی ئەزانێ چ تیارێک بەرەو هەرێمی کوردستانیە و ئەوە ڕێگای بۆ خۆشەکە و ڕێحلەکەی بۆ ڕێکەخا ئەو کەواتە لە بەرچاوی هەمومان و لە بەرگوێی هەمومانە کە سوڵتەی تەیرانی مەدەنی عێراقی سعات بە سعات لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە سەرباری هەموو ئەو دیکۆمانتانی کە لە مەتارن ئەوان بە بەردەوامی لێژنیان لای ئێمەیە و هەموو گۆڕانکاریەکان ڕاگەن بە هەردوو مارەکە و هەردوو بەڕێز بەرپرسی بەڕێوەبەری گشتی هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و سلێمانی ئامادەن لە هەموو کۆبوونەوە گشتیەکان و کۆبوونەوە دەوریەکانی سوڵتەی تەیرانی مەدەنی عێراقی و هەروەها وەزارەتی گواستنەوەی عێراقی. ئەم بڕیارە بە هیچ شێوەیە لە شێوەکان وەکو بەم شێوەیە عەرزمکردن بنەمای قانونی و بنەمای عەمەلی و کردداری و ئیداری نییە. دوو ئەم بڕیارە بە هیچ شێوەیەک لەلایەن بە شێوەی فەرمی بە ئێمە نەگەشتووە نە لە وەزارەتی گواستنەوەی عێراق و نە لە دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عێراقی و تەنانەت بە خەبەر و تەلەفۆنیش پێیان نەوتوین. ئێمە پاش دەرچوونی ئەم بڕیارماندا کەوا پەیوەندی بە وەزارەتی گواستنەوەی عێراق و دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عێراق بکەین. لە ئەنجامی گفتوگۆکانمانە لە ئەنجامی گفتوگۆ و پەیوەندیەکانمان گەیشتینە ئەم
تێگەیشتنەی خوارەوە کە ئەم بڕیارە پەیوەندی بە ئێمە نییە لەلایەن ئێمەوە دەرنەچووە ئێمە نەدەسەڵاتی هەڵوەشانەوە نەدەسەڵاتی ڕاگرتن نەدەسەڵاتی ملاحەزەکردمان لەسەری نییە بەڵ ئەوە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەرکی ئێوەیە کە ڕاستەڕاستە لەگەڵ ئەنجومەنی وەزیران بکەن ئێمە نەڕازین بە دەرچوونی لە پێشمان وایە دەرچوونی خزمەتەکە بەڵام لە هەموو حاڵەکە ئەم بڕیارە پەیوەندی بە ئێمە نییە پاش ئەوە ئێمە ئەم خاڵانەمان لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەڕێزانی ئەنجومەنی وەزیران تاوتوێ کرد بڕیاری بەڕێزیان هاتە سەرەوە کە ئێمە نامەیەک ئاڕاستەی وەزیر بکەین تاوەکو ئەو نامەکە لە ڕێگەی خۆیەوە بیگەێنێتە ئەنجومەنی وەزیران یا هەر چۆن مامەڵی لەگەڵەکە بکە ئێمە نامەیەکمان بە لە ئەنجومەنی وەزیران بە هاوکاری برای بەڕێزم کاک دکتۆر ئامان جوبرایانی تر ئامادە کرد و ڕەوانەی وەزارەتی گواستنەوە گەیاندی عراق و سوڵتەی تێرانی مەدەنیمان کرد و پێمان وتن کە ئێمە ئامادەین گفتوگۆ بکەین لەسەر وەی ئێوە داواتان کردووە ژمارەیەک لە نوێنەرانی و عراقی ئیتیحادی بێنە هەردوو فڕۆکەخانەکە تا سەرپەرشتی ئیشراف و ڕقابە بکەن بەو شێوەیە کە لە قانون هاتووە بە ئەرکە قانونیەکانی خۆیان هەڵسن فەرمونون با گفتوگۆ بکەین لەسەرەوەی بزانین ئێوە ڕێکار و میکانیزم و بڕیار و تێگەیشت و بۆ چوون و هەڵوێستان لەسەر جێبەجێکردنی ئەم بڕیارە چییە؟ تەبعی بە شەفەهی ئەڵێ ڕادەستکردنەوە تەسلیم المەطارین بەڵام ئێمەش هەر احتیمادمان کرد لەسەر شەفەهیەکە ژواتە شەفەهیەکەشمان بە گرنگ گرت کە نووسراوە ڕادەستکردنەوە پێمان وتن ئێوە پێمان بڵێن یعنی تەسلیم المەطارین چییە؟ یعنی ئەگەر جانتایەکە تا تەسلیمتان کەین ئەگەرەکو کۆمەڵە دز و چەتەن لە هەرێمی کوردستان تا دەستیان ببەسیم و تەسلیمتان کەین ئەگەر مەسەلا پاکەت کۆمەڵێ مەبلەغێ پارەیە تا تەسلیمتان کەین ئێمە نازانین تەسلیمکە بۆ مؤسسەیەکی سەرئەرز چییە؟ لە ڕاستی ئەوان هەر جوابیان جوابەکەی پێشوو بووتیان هەم لە جوابی ئەم نامەی کە ئێمە بۆمان ناردن هەم لە جوابی گفتوگۆکانی خۆمانە تیان گەیاندین کە سەعات دەی دوێنێ شەو نامەکەیان گەیاندۆتە دەست عەبادی و تەنها وەڵامی ئەم نامەیە لەگەڵ گفتوگەکانی ئەوانە وتی ئینشاءڵڵا تکون خێر ئێمەش نازانین تکون خێر بۆ ئەوان یا بۆ هەرێمی کوردستان یا بۆ مەتارەکان بەڵام لە هەموو حاڵەکە ئەمە جوابەکە بووە و ئیتر وەزیر ئیعتیزاری بۆ ئێمە کرد کە ئەو هیچ دەسەڵاتێکی نییە لەم بوارە و ئەوە دەسەڵاتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە خۆی ئەتوانێت ئەو بڕیارە هەڵوەشێنە یاننا ئەم بڕیارە خاصیەتی تری هەیە ئەویشەوەیە کە تەیرانی ناوخۆ واتە فڕۆکەوانی ناوخۆ هێڵەکانی ناوخۆ ڕناگرێواتە هەولێر بەغداد هەولێر کوفە عەفوەن هەولێر نەجەف هەولێر بەغداد هەولێر بەسڕ ڕناگیرێ و هەروەها بە هەمان شێوەش مەتاری سلێمانی بەغداد و نەجەف بەسڕ ڕناگیرێ وهروەها ئەو هێڵانەی باسی ئینسانیەکەوە شتێکن زۆر ینی ڕەمزین هیچ نین بەڵام دیارە فڕۆکەوانی عەسکەری ڕناگیرەکە لە مەتاری هەولێر فڕۆکەکانی هاوپەیمانان و بەتایبەتی ئەو ژمارە زۆرەی هەڵفڕین نیشتنەوەی فڕۆکەکانی ئەمریکا لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کە لە ساڵی پارەکە ژمارەی نیشتنەوە و هەڵفڕینیان 18,000 هەڵفڕین نیشتنەوە بووە کە ئەوە ژمارەیەکی یەکجار گەورەیە و ئەبێ ئەوان ئەم هەڵفڕین نیشتنەوانە ئیسیسنا کراوە چونکە لە دەرەوە نییە ئەوەی کەوا ڕاگەیەنرا بوو عێراق بڕیارێکی عەسکەری دەرکردو ئەوە بە دووچوومان بۆ کرد ئەسڵ ئەساسی نەبوو هەرچەند خۆشمان هەر پێی نیگەران بووین ئێمە لە وەزارەت بەردەوامین تا ئەم لە حزێش کە من لە خزمەت جەنابتانان بەردەوامین کە لەگەڵ وەزیر لەسەر خەت بین و لەگەڵ بەڕێوەبەری گشتی سەرۆکی دەسەڵاتی فڕۆکەوانی عراقی بەردەوام بین مەدەنی عراقی بەردەوام بین بەڵام ئێمە پێمان وایە ئەم بڕیارە لە ئەساسا بڕیارێکی سیاسیە چونکە نەپشت وەکو بۆم ڕوونکردنەوە نەپشت بەو بە یاسای دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عراقی و بەو بڕگانە ئەبێتێکە ئاماژەی پێکردن چونکە ئێمە کێشەمان لەگەڵ بڕگەی 4 نییە لەگەڵ بڕگەی 5 نییە لەگەڵ بڕگەی 9 نییە لەگەڵ بڕگەی 21 نییە لەگەڵ هیچ بڕگەیەکیان نیمانە و ئەوانەی لەو بڕگا هاتوون ئەوەی لەم بڕیارە هاتووە تەحسیل حاصڵە و قەرارەکە لا مەحەلە لە واتە شوێنێک نییە کە تۆ بڵێ چی جێبەجێ بکەم بەڵام تەنها ئەگەر مەراقەکە لەوا بێ یا ئەگەر داواکە لەوا بێ یا پاساوی بڕیارەکە ئەوە بێ با کۆمەڵێک کەس لە عێراقەوە بێن بۆ مەتاری سلێمانی و هەولێر بۆی بە ئەرکەکانی خۆیان هەڵسن ئێمە ئامادەییمان پیشان داوە و لە سەرەتاوە بەندەوەکو وەزیر
لە پەیوەندی بەردەواما بووم لەگەڵ بەڕێز سەرۆکی حکوومەت بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت بۆ ئەوەی کە بتوانین ئەم کێشەیە احتیوا بکەین بتوانین بە شێوە بە زمان و بە ڕفتار و جوڵی کاردانەوەکەی ئەوان کار نەکەین بەڵکو بە مرونەتێکی تەواو و زمانی گفتوگۆ زمانی لێگەیشتن زمانی مفاوەزە پێشکەش بکەین بەڵام کۆتایەکێ ئێمە نەگەیشتن هیچ نەتیجەیەک لەگەڵ نامەکە لەگەڵ پەیوەندیەکانی خۆمانە بۆیە ئەم بڕیارە لەبەر ئەوشی ئەم بڕیارە پشت بە یاساکانی ئیکا و ئایاتان نابەسێ کە ڕێکخراوی فڕۆکەوانی نێودەوڵەتی مەدەنی و ڕێکخراوی فڕۆکەوانیە بە هیچ شێوەیەک پشت بە یاسا و ڕێساکانی ئەو دوو ڕێکخراوە نێودەوڵەتیە نابەسێ ئێمە پێمان وایە و هیچ گومانێکمان لەوە نییە کە ئەم بڕیارە کاردانەوەی حکوومەتی عێراقا و بڕیارێکی سیاسیە لەسەر ڕیفراندۆمی هەرێمی کوردستان و بڕیاردانی گەلی کوردستان و پیشاندانی ئیرادەی خۆی بۆ ئازادی و بۆ سربەخۆی لەسەر خاکی خۆی لە وڵاتی خۆیان ئەم بڕیارە هیچ سەنەدێکی قانونی نە بەپێی یاسای عراق هەیە و نە لە واقعا هەیە و نە بە گوێرەی ڕێساوی یاساکانی ڕێکەوتنامەی شیکاگۆ هیچ پشتیوانی ئەم یاسایە ناکاوە بەو یاسایە دەرنەچوە بە تایبەتی یاسای ژمارە 9 ڕێکەوتنامەی شیکاگۆ هیچ دلیل و پاساوێکی لەم بڕیاران نییە و هەروەها ڕێساوی یاساکانی ڕێکخراوی ئاەتە و هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی تایبەت بە فڕۆکەوانی بۆیە ئێمە پێمان وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان و ئێمە شۆک و وەزارەتی گواستنەوە گیان پێکەوە هەوڵەکانمان چڕکەینەوە بۆ دۆزینەوەی بەدائیلی تر و بۆ دۆزینەوەی ئەو ڕێکارانەی کە حکوومەتی عێراق ناچار بکە کە دەست لەم کارەی بەرداد من جارێکی تر ئەوە ئەڵێم کە من بێگومانم کە حکوومەتی عێراق نەی ئەتوانی دەست بۆ هیچ شوێنێکی تر ببا و بۆی جێبەجێ بکرێ وەکو ئەم شوێنە وەکو مەتارەکان دەستی بۆ هەر شوێن دەست ببات و بردبێ بۆ هەر شوێنێکی تر بە هیچ شێوەیە لە شێوەکان بۆی جێبەجێ ناکرێت بە ئاسانی بەڵام لەبەر ئەوەی کە فڕۆکەوانی لە هەرێمی کوردستانە لە هەردوو مەتاری سلێمانی و هەولێر لەلایەن ئەوان و ئاڕاستە ئەکرێ و کۆنتۆڕەکە بۆ یەکانە دەستیان بۆ ئەم دامەزراوە هەستیارە خزمەت گوزاری مرۆیە کۆمەڵایەتیە مەدەنیە برد ئەم دام و دەستگایەکی عسکەری و سیاسی نییە تا ئەوان بیانەوێت لە هێز و قودرەتی حکوومەتی هەرێمی کوردستان کەمکەنەوە بەڵکو هەوڵی ئەواندا لە دەستگایەکی ڕەمزی هەرێمی کوردستان بدەن کە ئەم دەستگا ڕەمزیە دەستگایەکی هەم نیشتیمانی و هەم نێودەوڵەتیە و هەم ڕێگای دەستگایەکی ئینسانی مەدەنی خزمەت گوزاریە ئەم بڕیارەی عێراق ئەوانەی کە زەری لەکەن هەموو نەخۆشەکانن ئەوانەی کە زەری لەکەن هەموو ئەوانە کە پێویستیان بە چوونە دەرەوە هەیە بۆتە داوی لە ساڵی لە مانگی 6 لە مانگی 8 کە ئێسەنەوە کۆتایەتی زیاتر لە 1800 پێشمەرگە و سەربازی بریندار لە ڕێگەی مەتاری هەولێر براونتە دەرەوە و ئەوانەی کە زیان لەم بڕیارەکەن بە دەرەجەی یەکەم ئاوارەکان ئەوانەی کە لێرن چونکە ئەوان خۆراک و یارمەتی و کۆمەکیەکانیان لە ڕێگەی وڵاتانی دەرەوە بۆ دێ ئەوە لە ماوەی ڕابردووە لە ڕێگەی فڕۆکەخانەی میسر و فڕۆکەخانەی لوبنان ژمارەیەکی بەشێکی زۆر لە خۆراکیان پێگەشت و بەڕاستی ڕێکخراوی نێودەوڵەتی هەموو ئۆفیسەکانی زیانەکەن کە سەرپەرشتی ئاوارەکان لێرەکەن و سەرپەرشتی بەرنامەکانی خۆیان لە هەرێمی کوردستانەکەن هەموو کۆنسوڵخانەکان و هەموو نووسینگەکانی وڵاتانی دەرەوە لە هەرێمی کوردستان و نێرایەتیەکان زەر لەم بڕیارەکەن چونکە ئەم بڕیارە بارقورسێکی یەکجار گەورە بۆ ئەوان دروستەکە هەموو بازرگانانی حکوومەتی لە هەرێمی کوردستانە بازرگانانی بیانی نووسینگەکانیان و نووسینگەی فڕۆکەوانی بیانی لە هەرێمی کوردستانە هەموو زیان لەم بڕیارەکەن سەرباری ئەوە هەموو خەڵکانی ئێمە لە تراوگە کە بۆ سیلێ ڕەحم دێن و هاتوچۆکەن و دێن و دەچن زەرە لەم بڕیارەکەن بەگشتی هەموو خەڵکی کوردستان بە هەموو نەژاد و نەتەوە پێک هاتەکانی کە مافی یاسایی خۆیانە وەکو مافێکی وەکو یەکێک لە بەندەکانی مافی مرۆڤ مافی خۆیانە گەشت و گوزار بکەن زیان لەم بڕیارەکەن چونکە ئەوان ژۆکو گەشتیار گەشتەکان ڕائەوەسێت ئەم بڕیارە بارقورسیشی بۆ هەموو هاوڵاتیانی عێراق دروست کردووە
پێویستە ئەوە بڵێم کە بەشێک لەو خەڵکانی کە لە هەرێمی کوردستانن ڤیزەی تەنها هەرێمی کوردستانیان هەیە ئەوە بەس نییە پێیان بڵێ ئێوە ئەتوانن فڕۆکەخانەی بەغداد بەکاربێنن. خاڵێکی تر کە زۆر گرنگە و پێویستە هەموو خەڵکی کوردستان بیزانێ ئەوەیە لە نێوان هەولێر و بەغدا لە نێوان هەولێر سلێمانی و بەغداد ترانزێت نییە. هاوڵاتی ئێمە ئەبێت لەسەر ئەو جادانە بمێنێتەوە هەتاوەکو لە سەعات 3 یا سەعات 5 یا سەعات 7 ئێوارە ئینتیزاری فڕۆکە بکە بڕوات. یعنی ترانزێت لە بینی ئێمە ئەوانە نییە. ترانزێت لە بەغا بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە پارچەیەکە لە عێراق ترانزێتی تیان نیە. ترانزێت لەوان دوو وڵاتایە. لەبەرەوە هەروەها کێشەی نائارامی و بارودۆخی نائارامی بەغداژی کێکە لەو کێشانەی کە ڕوبەڕووی ئەو کەسانە ئەبێتەوە خوا ئەگەر بیانەوێ ڕێحلە بە لە ڕێگەی مەتاری هەولێر و سلێمانی بگەنە بەغدا و لێوە گەشتەکانیان بۆ دەرەوەی وڵات و بۆ وڵاتانی تر بەردەوام بکەن. لە کۆتاییە خوشبرانی پەرلەمانتاری خۆشەویست ئێمە تا ئەم لەحزێش ئەمانەوێ بە دوای ڕێگە چارە یاساییەکانە بگەڕێن لەگەڵ ئەوەی کە دڵنیاین ئەم بڕیار لەسەر بنەمای هیچ یاسایەک دەرنەچووە. ئێمە تا ئیسەش بە دوای ئەوەی کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەم بڕیارە ناقانونی دەرکەین کە دڵنیاین ئەم بڕیارە پێچەوانەی قانونەکانی ئەوانە. ئێمە بە دوای ئەوەی کەوا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و قونسوڵەکان و هەروەها تەحالوف و بەتایبەتی هێزەکانی ئەمریکا تێ بگەین لە زیانەکانی ئەم بڕیارەی عێراق و بەردەوام بین کە بە دڵنیایی ئەوان حکوومەتی عێراقی بە دڵنیایی ئاگای دروستی لە پەیوەندی نێوان هێزەکان و فڕۆکەوانی هێزەکانی ئەمریکا و وڵاتانی هاوپەیمان نییە لە فڕۆکەخانی هەولێرە بەو ژمارە و بەو ئاستەی کە هەیە. من هیوادارم لە گفتوگۆکانی بەڕێستان پرسیارەکانی بەڕێستان ئەوەی کە بە بیرمان نەهات بێ ئەرستانی بکەم بیرم کەوێتەوە هەروەها لە ئەنجامی گفتوگۆکانی بەڕێستانە بگەینە کۆمەڵێک بڕیار و ڕاستپاردەی وەها کە خزمەتی کۆبوونەوەکانمان بکات لە ئەنجومەنی وەزیران یا لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بتوانین بە بڕیارێک دەچین کاریگەر بێ و من بەبێ مزایدەکردن کە سوپاس بۆخوا تەلەڤیزیۆن و شت نییە ئێمە بە هیچ شێوەیە لە شێوەکان بە هیچ شێوەیە لە شێوەکان قبوڵی تەنها یەک نەفەری عێراق ناکەین سوڵتەی تیارانی مەدەنی عێراق ناکەین سەرۆکی ئەنجومەنی وەزیران ناکەین بێتە مەتاری هەولێر و سلێمانی نێودەوڵەتی بەبێ بڕیاری ئێمە هەیە پەخشی هەیە کراوەیە ئێوە چی بخۆم من سەری پشتری ئێوە مەکرد کە عالەمەکەی پێوەم زانی پەخش نییە. بەهەرحاڵ ئێمە بە هیچ شێوەیە قبوڵی هاتنی هیچ کەس ناکەین. ئەم شەو لە چەند ڕۆژنامەنووسێک پەیوەندیان پێوە کردم کە گوایە عێراق بڕیاری یاوە ژمارەیەک ئەفسەر بە فڕۆکەی هێڵی ئاسمانی عێراقی بگەێنێتە هەردوو مەتاری هەولێر و سلێمانی. منیش عەرزم کردن ئەوان میوانی ئێبە بن لە ئوتێل دیڤان هەتاوەکو ئێمە گفتوگۆکانی خۆمانەکەی پێ ناخەنە ناو مەتاری هەرێمی کوردستان ئیلا بەو حەدەی کە لە تایارەدا ئەبەزن. لەبەرەوە ئێمە ینی شەڕی ئیرادەمان لەگەڵان نەکەن باشە. ئێمە ماڵوێرانی زۆرمان دیوە و ئێمە لە دوای باران کەپەنەک یعنی دوای ئەوەی کە ئێمە ئەوان مەتارەکانیان داخستین ئێمەش گوێمان لە شتێکی ترنی ئەوان بیکەن. ئێمە ئەگەر شەڕی ئیرادەیە ئامادەین بیکەین. ئێمە بەبێ مەتاری هەرگەل بووین. ئێمە بەبێ شار هەرگەل بووین. ئێمە بەبێ فڕۆکەخانە هەرگەل بووین. ئێسەش ئیرادەی خۆمان تەسلیمی ئەوان ناکەین بە هیچ شێوەیە لە شێوەکان و هیوادارم بەبێ تەشەنوچ بەبێ بە ئاقارێکی خراپە بردن ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و وەکو هەموو لایەنە سیاسیەکان پێویستمان زۆرە بە زمانی گفتوگۆ زمانی دایالۆگ زمانی پێک هاتن زمانی مفاوەزاتکردن و دانووسانکردن. لەبەرەوە ئێمە بە شتەکان بە ئاقاری خراپە یا بەو ئاقاران نابین کە گرژی لێ بکەوێتەوە کارەکانی ئێمە بەرکاربوونە بۆ بڕیارەکانی ئەوان و بەڕاستیش هەر کامێک لە ئێوە یاسازانەکان و ئەندامانی بەڕێزی پارلەمان سەیری ئەم یاسایە بکەن سەیری ئەم بڕیارە بکەن بە تەواوی مانا بڕیارێکی شپرزەیە نا ئەوڵەکەی لەگەڵ ئاخرەکایەک ناخوا و دوو دامەزراوەی پێکەوە تێکەڵاو کردووە خاڵە مەرزیەکان لەگەڵ سوڵتەی تێرانی مەدەنی عێراقی. ئێمە لە هەرێمی کوردستانە بە پێی ڕێخستنی ئیداری وەزارەتەکانمان هەردوو مەتارەکە سەر بە وەزارەتی گواستنەوە گەیاندنن و خاڵە دەواازە خاڵی دەواازە گومرجیەکان یا خاڵی دەواازە سنووریەکان ئەوانە سەر بە وەزارەتی دارایین بەڕێوەبەرایەتی گشتی
گومرگ لە وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان من پێم وایە تر درێژەرەوە زیاتر نەدەم. سوپاس بۆ بەڕێستان و سوپاس بۆ هەمولایەکتان. زۆر سپاس بۆ بەڕێز مەولود باوەمرات وەزیری گواستنەوە و گەیاندن بۆ ئەم زانیاریە و زانیاریە گرنگانە و ئەم ڕوونکردنەوەیە کە بەڕاستی بەرچاوەیەکی ڕوون بە پێشکەش بم دانیشتنەوە و بە ئەندامانی پەرلەمان دەبەخشیتن. بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین. پێشەوەش هەر بۆ ئاگاداری بەڕێستان چەندین پێشنیار هاتوون بۆ دەستەی سەرۆکاتی بۆ لجنەی یاسایی پەرلەمانی کوردستان سەبارەت بە وەڵامدانەوە. ئەو پێشنیارانە لە بەردەستی لجنەی یاساییە، بەڵام پێش ئەم دانیشتنە نەکەوتوین دەسەڵاتی هەرە گەورەی وەڵامدانەوەی هەرە ڕەها بۆ ئەم دانیشتنەیە. لە دوای گفتوگۆکان لجنەی یاسایی ڕادەسپێرین، چەندین پسپۆرش هاوکار بوونە لەم بارەوە و بریارەکان و وەڵامدانەوەی حکوومەتی هەرێمی کوردستانش لە بەرچاو گیراوە. خودی کاک دکتۆر ئامانج لەوێ بووە، دەتوانیت هاوکار بی دواتر پشووەک وەردەگرین دەرفەت بە لجنەی یاسایی دەدەین بۆ داڕشتنی ئەو وەڵامە دەرئەنجامی کۆی ئەو گفتوگوانەی کە لەم دانیشتنە ئەنجام بدرێن. ئێستا دەست بە گفتوگۆ دەکەین. بەڕێز دکتۆر فرسەت سۆفی. فەرموو کاک دکتۆر. کاک مەولود باوەمرات فەرموو. سپاس دەکەین. بەڵێ دەتوانی بەڵێ سپاس. دەنگێ بەڕێز سەرۆکی پەرلەمان، سەرەتا دەمەوێت پیرۆزبایی خۆم لەگەلی کوردستان بکەم کە بۆ یەکەم جارە لە مێژووی ئەم میلەتە ئیرادەی ئازادانەی خۆی بۆ سربەخۆی پیشاندا. ئەم دەستکەوتە شیایەنی ئەوەیە کە قوربانی گەورەی بۆ بدەین. ئەم میلەتەی ئێمە سەلماندی کە شایستەی سربەخۆیە. بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان، دیارە ئێستا هەموو دنیا چاوەڕوانی ئەوە دەکات ئاخۆ لە دوای ئەم دانیشتنەی پەرلەمانی کوردستان بە چ زمانێک ئێمە مخاتەبەی کۆمەلگای نێودەوڵەتی دەکەین و بە چ زمانێک وەڵامی بڕیارەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەدەینەوە. بە تێڕوانینی ئێمە لەم دەرفەتە کە خۆشبەختانە لە سایەی ڕێفراندۆم و لە سایەی ئیستیفتا توانیمان ئەم پەرلەمانە کارا بکەینەوە بە یەکەوە دابنیشین، بتوانین بە زمانێک کە شایستەی کللتور و سەقافەتی میلەتی کوردستان بێت بگەینە چەند ئەنجامێکی باش و چەند بڕیارێکی باش بە ئاراستەی هێورکردنەوەی دۆخەکە بێت، بە ئاراستەی زمانی دیالۆگ و حیوار بێت و بتوانین پەیامێکی ئاشتیانە کە شایستەی میلەتی کوردستان بێت هەم بدەینە عێراق هەم بدەینە کۆمەلگای نێودەوڵەتی. هەر لێرەش بە دەرفەتی دەزانم چەند خاڵێکی گرنگ هەیە بیخەمە بەردەمی ئێوەی بەڕێز و ئەندامانی پەرلەمان. ئەوەی کە گەلی کوردستان لە 25 نۆ کردی بە هەموو لێکدانەوە و پێوەرێک هاوڕێک و گونجا و کۆکە لەگەڵ دەستوری عێراق لەگەڵ یاسای نێودەوڵەتی. چونکە عێراق یەکەکە لە دەوڵەتە ئەوانەی کە لە ڕۆژی دامەزراندی نەتەوەی گرتوەکانەوە ئەندامی دامەزرێنەری نەتەوەی گرتوەکانە. لە ناو میثاقی نەتەوەی گرتوەکان لە مادەی 155 زۆر بەڕوون و ئاشکرایی حەقی تەقریری مەسیر مافی چارەنووس جێگیر کراوە. هەروەها لە هەردوو پرۆتۆکۆلی نێودەوڵەتی ساڵی 66 کە عێراق خۆی مسادقەی کردووە لە مادەی 1 مافی چارەنووس ئیقرار کراوە، جێگیر کراوە. عێراق لە مادەی 8 دەستوری خۆی زۆر بەڕوونی دەڵێ ئێمە ڕێز لە ئیلتیزاماتە نێودەوڵەتیەکانمان دەگرین. دەبێ عێراق ڕێز لە ئیلتیزامی نێودەوڵەتی خۆی کە لە میثاقی نەتەوەیەگرتوەکان کە ئەندامی دامەزرێنەرەتی و لە هەردوو پرۆتۆکۆلی نێودەوڵەتی کە خۆی مسادقەی کردووە لەسەری دەبێ ڕێزیان لێ بگرێ. عێراق و ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە مادەی یەکەم کە هاتووە ڕەتی ئیستیفتای هەرێمی کوردستانی کردوتەوە پشتی بە مادەی یەکەمی دەستوری عێراقی بەستووە. بەڵام بە تێڕوانینی ئێمە ڕێک بە پێچەوانەیە، چونکە مادەی یەکەمی دەستوری عێراق ئەڵێت إن هذا الدستور ضامن لوحدة العراق. بەڵام کامە دەستور ئەو دەستورەی کە ئێستا بیریان هاتوتەوە و لە مێژە پێشێل کراوە، مانای وای لە لای ئێمە هیچ دەستورێک نەماوە تاوەکو زەمانەت بێت بۆ وحدەتی عێراق. بۆیە هەر خودی ئەو مادەی کە خۆیان پشتیان پێ بەستووە ئێمە پێمان وایە هیچ کاریگەریەکی نیە. ئەمە جگەل لە دیباجە، ئەمە جگەل لە چەندین مادەی تر کە دەکرێت دواتر قسەی لەسەر بکەین. قسەیەکی تر زۆر لەلایەن حتى کۆمەلگای نێودەوڵەتی و لەلایەن عێراقیش باس دەکرێت کە ئەم ڕیفراندۆمە تاکلایەنە ئەنجام دراوە بەپێی هەموو یاسا نێودەوڵەتیەکان، بەپێی هەموو ئەو نمونە و ئەو حاڵەتانەش کە لە دنیا کراون بە هیچ شێوەیەک مەرج نییە ڕیفراندۆم ئیستیفتا موافقەی دەوڵەتی
دایکیان ئەو دەوڵەتی کە لێی جیابیەوە ڕەزامەندی پێوەرگرابێت لە کۆی نزیکەی 6 دەوڵەت کە ڕاپرسیان ئەنجام داوە تەنها 4 تا 5یان پێشوەختە نەتەوە گرتوەکان موافقەی کردووە و سەرپەرشتی کردوون کیبێک 2 جار ئیستفتای کردووە ڕەزامەندی کەنەدای وەرنەگرتووە کۆسۆڤا ئیستفتای کرد ڕەزامەندی سربیای وەرنەگرت تەنانەت سربیا سکاڵاشی لە محکەمەی عەدلی دەولی دژی کۆسۆڤا کرد لە 2010 محکەمەی عەدلی دەولی قەرارێکی ئیستیشاری دەرکرد ڕەوایەتیدایە حەقی کۆسۆڤا لە مافی چارەنووسی خۆی و جیابوونەوە ئێستا بەیانی کەتەلۆنیا استفتا دەکات ڕەزامەندی ئیسپانیا وەرنەگرتووە تەنانەت لە ناو دستوری ئیسپانی نەستێکی سەریحی شەیە ئەڵێن نابێ هەرێمەکان لە ئیسپانیا داوای جیابوونەوە بکەن هیچ نەستێکی وا لە دەستوری عراقیش نییە بۆیە ئەم قسەیە کە ئەڵێن دەبێ موافقەی نییە تاکلایە نەکراوە هیچ ئەساس و سەنەدێکی نەقانونی نەدەستوری نەبە پێی یاسایی نێودەوڵەتی نیەتی خاڵێکی تر کە بەلای منەوە زۆر گرنگە لەسەر هەڵوێستی وڵاتانی دراوسێ کە من پێم وایە ئێمە دەبێت باشترین پەیوەندی و زۆرترین ڕێزگرتن لە سیادەی ئەو دەوڵەتانە و لە دراوسێتی باش بگرین بەڵام ئەگەر ئێمە چاوەڕوانی ئەوە بواین کە دەوڵەتانی دراوسێ موافقەمان بدەنێ من تەسەوڕەکەم دەبوایە 100 ساڵ و 200 ساڵی تریش چاوەڕوان بین دەمەوێت لێرە قسەیەکی وتەبێژی حکوومەتی تورکیا کە 3 شەو بەر لە ڕێفراندۆم لە نیوە شەودا هات قسەی کرد گوتی ئێمە داوای دواخستنی ڕاپرسی ناکەین ئێمە داوای هەڵوەشانەوەی ڕاپرسی دەکەین وتی ئەگەر چەند زەمان و کاتی تریش بڕوە ئەوان ئیستفتا بکەن ئێمە هەر ئەو مووقیفەمان دەبێت کەواتە ئێمە لە بەرامبەر 2 خیاردا بووین 2 بژار دەبووین یان دەبوایە ڕاپرسی دوا بخەین هەڵی وەشەینەوە بیدەینە جیلی داهاتوو جیلی داهاتوش دەستا و دەستی پێ بکە بیداتە جیلێکی تر یان دەبێت ئێمە ئەو جیلە ئەو سەروەریە بۆ خۆمان تۆمار بکەین و ئێمە ئەم قورسایی هەڵبگرین و ئێمە مل بدەینە بەربەر پرسیارەتێکە و ئێمە قوربانی بدەین من پێم وایە شانازیەکی گەورە بەر ئێمە کەوت و ئێمە بەرامبەر نەوەکانی داهات و سەرمان بەرزە کە ئێمە ئەم قورساییەمان هەڵگرت و ئێمە تەحملی ئەو مەسئولیەتەمان کرد بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنسبەت مووقیفی عێراق من دەمەوێت لێرە زۆر بە دەرفەتشی دەزانم کە نوێنەرانی حکوومەت لێرەن شتێکی گرنگ هەیە باسی بکەین من پێم وایە ئەوەی ئێستا عێراق دەیکات لەو قەراراتانەی کە ڕیز بەڕیز دەریان نەکات ئەگەر ئیستفتاشمان نەکردبایە ئەوە هەر دەبوو بەڵام لەوانەیە لە تەوقیت تۆزێک دوا کەوتبایە ئێستا بە دەلیل ئەمە ڕوون دەکرێتەوە چۆن ئەوان لە ساڵی 2016 سوودیان وەرگرت لە ناکۆچی و پارچەبوونی ئێمە لە بەغدا قانونێکیان دەرکرد بە ناوی قانونی هەیئەی مەنافزی حدودی لەم قانونە وەکو معاملە لەگەڵ هەرێم کرا وەکو محافەزە نوێنەر بۆ ئەم هەیئە لەسەر ئاستی محافەزە دیاری کراوە و پلانیان داناوە لە ڕۆژی 1 قراری هەیئەکە دەرچووە لە ڕۆژی 29 هەیئەکە کەوتۆتە واری جێبەجێکردن بۆچی بۆ ئەوەی کاتێک کە ئیستفتا کرا ئەوان هەموو پلانەکە داڕێژراوە جا ئەوەی بەنسبەت مەتارات ئەو بەنسبەت مەنافزی حدودی ئەوەی بەنسبەت ئەوانی تر هەمووی هەم لە ڕووی سڵتەی تەنفیزی ئامادەکاری بۆ کردووە هەم سڵتەی تەشریعی ئامادەکاری بۆ کردووە دەبێت ئێمە گلەی لە خۆمان بکەین کە ئێمە بەهۆی ئەو دۆخەی کە لە عێراق و ئەو دابەشبوونە زۆر شت بەسەرماندا تێپەڕی لە پێشەمووشیان مەسەلەی قانونی حەجی شعبی قانونی هەیئەی مەنافزی حدودی و کۆمەڵی قوانینی تر بۆیە من ئێستا لێرە لەم دانیشتە بەڕێزە داوا دەکەم کە حکوومەت لە ماوەی چەند ڕۆژێک قانونی هەیئەی مەنافزی حدودی هەرێمی کوردستان بنێرێتە پەرلەمان و ئێمە سیفەتی استعجالی بدەینێ ئەم قانونە دەرکەین بۆچی دەری بکەین چونکە بەپێی مادەی 114 لە دەستوری عاقی ئیدارەی گەمارک ومنافذ حدودي لسلطات مشتركة بپی ماده 115 لدستور عراقي لكاتي بوني خلاف ناكوشي لنيوان قانوني اتحادي قانوني اقاليم اولويات بو قانوني اقاليمه بويا ايما جرينجا وكو بيشتر كاريكي باش كرابو لروي نوتيو قانوني خوما نبو كقانون تغييرا لبروي لسلطاتي حصري نبو اما تواني من تمسكي بيبكين تنانت هندك زار لمحاكم الدوليش بويا زور جرينجا ام قانوني منافذ حدوديه بزوترين كات لم برلمان درتي وحكومه بينيرد برای سەرۆکی پەرلەمان ئەم ریفراندۆمەی کە کردمان کۆمەڵێک دەستکەوتی گەورەی بە ئێمە بەخشی وەکو لە سەرەتاش گوتم لە پێش هەمووشیان کارابوونەوەی ئەم پەرلەمانە لە پێش هەمویان گەڕانەوەی شکۆ و ئیرادە بۆ گەلی کوردستان من پێم وایە ئەمە یەکەکە لەو دەستکەوتە گەورانەی کە ئێستا گەلی کوردستان هەست بە کەرامەت و بە شکۆی گەورەی خۆی دەکات کە بڕیاری چارەنووسۆزی خۆی داوە من پێم وایە ئێستا نە 75 و نە سەردەمی چیمیاباران و ئەنفالە ئێستا هەرێمی کوردستان پێگەیەکی گەورەی هەیە کاتێک کە تەسریح دژی پێگەی هەرێمی کوردستان دەدرێت نەوت نرخی بەرز دەبێتەوە
نرخی لیرە و تومەن دادەبەزێت و ئێستا ئێمە پێگەیەکی گەورەمان هەیە من پێم وایە تۆزێک خۆمان ڕاگرین خاوەنی ئیرادەیەکی بەهێز بین یەکگرتوو بین تەبا بین و دەست بخەینە ناو دەستی یەکتر هەروەکو چۆن بینیمان وێڕای ئەوەی کە ئەو برادرانەی بەغدا ڕۆژانە خەڵک لە یەکتر دەکوژن بە دڕێ لە سەر یەکتر کون دەکەن بەڵام کە هاتە سەر مەسەلەی جیابوونەوەی کوردستان هاتە سەر مەسەلەی ئەم بابەتانە ئەم شتانە هەمووی کۆتایی پێهات و ئەوان ئێستا خطابێکی مۆحەدیان هەیە بەرامبەر ئێمە بۆیە ئێستا لە هەموو کات زیاترە باشترە کە ئێمە واز لە ململانەی ناوەکی واز لە هەموو ئەو مەسائلانەی تر بینین و بەڕاستی خیتابێکی یەکگرتووی بەهێزی نیشتیمانی بەڵام بە زمانێکی ئاشتی خوازانە بە زمانێکی نەرم کە شایستەی گەلی کوردستان بێ پێشکەشی بکەین. بەڕێز سەرۆکی پەرلەمان کۆمەڵێک خاڵی زۆر لە بەردەستدان بەڵام لەبەر کەمی کات هەموو ئەوانە کە وەکو شێوازی ڕەشنووسی بڕیار حازر کراون پێشکەشی لیژنەی یاسایی بەڕێزی دەکەین بۆ ئەوەی لە کۆتایی گەڵالانەمەکەیان سوودی لێوەرگرن و زۆر زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسە سۆفی هەندێک درێژت کرد بەڵام لەبەرەوە پسپۆری لەو بارەدا سپاس. بەڕێز ئامینە زکری. برای سروک پارلمانی دستور عراق دایهاتی که در رزل پرانسیپن یاسایی نیو دولتی گیریده و ما فچاره خونیویس چی یک جوان پرانسیپت نیو دولتی که گل کردستان بریار یا سردایی هر واسه عراق هر دو پیمان نامه نیو دولتی سال 66 بیاسایی که یا پسند کردی و که هفکار من دکتر فرسجی آماجه پیدای ماده 8 دستوری عراق داجی آماجه پنده دایه که عراق جی اندام نتوین ایگرتی دا و ماده 59 میثاق یا ماف چاره خونویز جی داجی اوی هاتیا اقرار کردن و تا رفراندوم جبجه کردن فعلیا بنمایت یا دموکراسیتیه بویا پیام ما بو دولت جیران و ولات اقلیمی و هر واسه حکومت عراقی کو رفراندوم هر شاو گفنی نه سر هیچ ولاته که سر آسایشان توی یا هیچ ولاته که بلکه فاکتره که سرکیه بو سقامگیری و آشتیا یا جوایی دم بسیار من اویا دم سال 2011 آوا سیروان سر حریم کردستان داتا تبرین دمی وقتی که سپاه عراق جلال و سعدیه تعریف کرد تانکرت خو اینا نه توپوتانگت خو اینا نه خانقین بیان کودتایی که سر خلق کردستان بکن و خلق کردستان انفال و دیسا او اقلیت شوفینیا یا بوری بیان تهاجم بکنه سر کردستانه سزادانا سیاسی خلق کردستان پرکا برینا بودجه و موچه سال 2014 وره انجام دای هاتنا مزنترین تروریست داعش بو سر حریم کردستان حکومت عراق الخلمه نکره خدانو چک جبو پشمرگه قهرمان نهنارد پشمرگه سال 2003 حتی نوکه نهاد هجمارتن الجزء اجزاء منظوم ما دفاعيه يا عراقي وحتى نوكا يكفل جيبو بشمرگه نهاتي اولاتك كدا خازا سروريا یا دستوری کتنو افهمی پیشلی دستوری برانبر گل کردستان بکار اینای بریار خو به هنده دا کو برف رفراندوم بچتن و یک پرانسیپ و یاسای نیو دولتی برای سروک پارلمانی هلبت او بریارن کو پارلمان عراق و حکومت یا عراق دای اوست زادانا بگشتیا کومالا یا خلق کردستان یکو بریار نادستوری بریار نیاسایینه ما فیگش کرنه بو همی کسا یا پاراستیل گور رکفتن ناما یا شیکاگو کو 54 ولا جیت دا اندامن هر واسا اگر هم صح کنیم ماده 4 یا سایهاتی که فروکخانت مدنی بو مبست نخارا و اکلاک نپرس سیاسی نابیتن به تبکار اینا و تا ریگرتن جه هادنوچونا یا حوالات یا پیچوانا یا سا و رساین نیو دولتیه پارلمان کردستان از پیشنهاد کردم که بزیدترین دم یاسا فروکوانی شهرستانی در بخیدن و حکومت جی بهتر راسپاردن با هنده که درگاه گفتگوی گریخراون تایبت به فروکوانی نیو دولتی و تا ایکای لگور پیماننامه یا شیکاگو بگردن
قال ما ل 25 نه بدنگ نقطه 2.76 بریار سربخویی دای و تا رزگرتن ج بریار سربخویی گل کردستانه سر رای جخ کردن سر هنده کو چاره سرین ین گفتگو بزمانه که دیالوگ و آشیانه بهتر کردن ل نابیجی دستالات سیاسی هرما کردستانه در وی پیام و انجام راپرسی دانستاندن گل حکومتا یا عراق بکردن. بله دمدم اکرزیان نتویه دمدم اکرزیان اجتماعیه خینا شهیدان قربانی دانا یا پشمرگهن قهرمان او خورتولاوین ما اوین کرکوکا دل کردستان شهید بن جنوسایدا یا ازدیا سایبه کرن و مزاد کرنا کچن جلکسپین ازدیا انفال کرنا یا گرمیان حتی بادینان و هر وصا حلبچه همید ما تخوازیتن که امریکا گوتاره که ایگرتی زمانه که یه هفرس پیام کان اجتماعی همی لاین سیاسی هبیج برنده داخوازش همی لاین سیاسی کم که کردستان سربخویا کردستانه که 25 نه در فتح که مجوع کانیت تاریخ گل مدان او داخوازت کم که هف ایگرتی و اکرزیا خوب پارزن حکومت هرمی و دواکاری گشتی هنده پیشنیاردی من هنه که حکومت هرمی و دواکاری گشتی رکار نیاسایی بود تعلیدان برانبر او بریار نیاسایی و دستوری این عراق بگیر نبر هر وصا گفکرن و بکارینانا هزه بناوچن کردستانیان در و اداره هرمی دستوری نه هرچند گور ماده نه برگاهی که یا دستوری جی کنا بیت هیچ هزه کا چکدار و هزن آسایجی دجی پیکهاتو یعنی الگور ماده نه یا برگاه یا ایکی یا دستوری بجی نابیت هیچ هزن چکدار و هزن آسایجی دجی پیکهاتو گل عراق بهتر کارینان الگور ماده 115 دستور جهاتی که اگر ناکوکی کفتن ما بین آیان درست بونا و اولویت بو یاساین کار بکرن ین حرم دبیت واتا لجر و ناهیا و حرم کردستان سال 2011 یاسا انجمن آسایش در خستی هیچ فراق قانونی نه اولویت بو یاساین حرم دبیتن و اوه ند تشکه که دستالات حصری عراقی بیتن حکومت هر دیس خاله که حکومت هرمی و فرمانده گشتیا هزن پیشمرگه بهتر راست پاردن که سرجم دستالات نیاساین خوب کار بینید بو اداره دانا دروازه سنوری و پاراستنا ناوچن کردستانیین در وی اداره هرمه نوینراتی حکومت نامه کاوکری به دست نتوین یگرتی و یکتی اروپا و رخران و دولتین تایبت به مافین مروان هر وسان سرجم نوینراتین کردستانی بهنا راست پاردن کل سر یا گشتیا در و ولاتان کار بکن لسر پیشلکاری یاسایی و نادستوری عراقی. پارلمان کردستان سرجم بریارن انجمن نوینرین عراق 27 نه و بریارین پیشتر لادان پارزگاه کرکوکه و هر بریار کادیتر دجی راپرسیا کردستان جلای حکومت و دادگاه اتحادی رد کرد. دو بسیاری من بو برس وزیر و گهاستنه ایتین برز وزیر و گهاستنه اگر ها تو کارتن گواشتنه برانبر حرمه کارتن یعنی عراق بردوام بی سروان گفا و بچتدوار جبهه کرنه دا کارتن گواشتنه حرم کردستان چنه آیا جلای آف کهربا حرکت لشکری فروکه خانه سربازی و هات چونا دیپلمات کاران هرم دشتن دشت چیکت و دشت چی گواشنات گل عراق کار بینید اگر هات دناف آخا ترکیه یا ایران دا عراق گمرک دانان هرم چه آماده کاری بو هنو چاوش سر دریت گل بکد بسیار سه و آخر نقطه من امدشین سیادت گل بغداد دابش بکن و تا امشین یعنی ام بخوب فروکوانی کدا دولت که طلب بکن آیا دست حالاتت مدهنه و زور سپاس بو برای سامین ذکری بو پیشکش کنی رای برایستان تکای جاره کی تر ببیرتان دین موا یعنی رچاوی کات بکریتن بوی ام دانش نباشتر برای وابچید خاتو حیات مزید و پیشوی خاتو حیات مجید دەست بە قسەکانی خۆ بکات تکام وایە و دانیشتە چڕ بکەین بۆ وەڵام دانەوە کارتەکانی فشار و بابەتی تر و لەشکری و ئەوانەی تر بۆ دانیشتنێکی تر بەجێ دێرین بەڵێ خاتو حیات مەجید شیرین خان
برای سروکی پارلمانی از بیشم سپیدزی من نوی خانویسیه و نوی من سیم کسبی عدالت کایا. سیم کەسبی چەند پیوری تیا سەحکریە هەندێکیان دوێنێ ناویان نووسیوە. بەڵێ شیرین حوسنی فەرموو. زۆر سپاس. مانی ئەگەر هیچ جیاوازیەک نینە بینی من و بەڕێز هەواڵێت من. بەڕێز سەرۆکی پەرلەمانی ئەو بڕیارên 27 ئەیلوولە 2017 پەرلەمانی عێراق عەرەبی با ئامادەبینا حکوومەتە بەغدا و غیابا نینەرên کوردا هاتینە دەرکردن و پێک هاتینە ji 13 خاڵان di derheqê herêma Kurdistanê de û xelkê Kurdistanê de derkirîn biryarên ne mirovayînî û ne distûrî û ne yasayî derbirînê ji heman eqliyeta caran hatiye kirin ku ew eqliyeta hatiye bikarînan bû cînosaydkirin û komalkujî û kîmyabarankirina gelê Kurdistanê bez bi şêwazekê dî bi şêwazekê moderntir. اگر برای خود طبعا اف بریارن ها چاوره گری بینج حکومت عراق جوی عقلیت هر جارت ایت ابکار اینام برام برگلی کردستانه اگر ریفراندوم هات بایا کرن یا نه هات بایا کرن هر وقت که حکومت عراق دلیفه دیت بایا داوان جوره بریارات در حق گلی کردستان دادر کتن اگر برای خود دین نواروکا وان بریارات بینن انقلابکا برچاوه لسر دستور عراقی و همی یاسا و میثاق دولی و حتی دابونریت مروایتیه ایک جوان خلا بحثی دروازن سنوری دکن و لدیف ماده 114 یا دستور عراق دبیجتن ریوبرنا گمرکا مشترکه و اولویت زفرتن بو هریما کردستان لدیف ماده 115 دستور عراقی خالا دوی بریار او خالا درباره فروک خانه هولیر و سلیمانی درگیرین و افاد بیتر ریگیری کردن و آستان کردن برانبری نشتون هولاتی یانجی هولاتیان هریما کردستان ج سفره چه پریکا هشکاتی بتن یا پریکا اسمانی بتن و اوجی خرقکا یاسایی و دستوریه لدیف ماده 44 ج دستور عراقی کو رکد دتن هر مواطنه که عراقی کو آزاد بتن حقی و گوهستنه هبتن داخل عراقی و جدروی عراقی رکفتن دگل دولت بیانی لسر سنوران بو لیدانا دانشتوین خوا اوکارکین اخلاقی و دستوری و نیاساییه خالا چاره پشت گو خستن و ابطالا میلیونان دنگ میلیونان کسا جهاولاتین خوا او خرقا همی یاسای نف دولتیه پنج خالا پنجه چه نسک هیا د دستور عراق دا کوڕێکی بدەتە جواتە نینەرێن عێراقێ چاودێر بتن لەسەر پەرلەمانی کوردستانێ و مافی بدەتە خوا بریارە ریفراندومە کوردستانێ بێتە ئێلغاکردن ئەزت بینم هیچ نەسەک نینەک و ئەڤەژی خەرقەکە دستوریە لە دیفما هەردوو مادە 121 و 93 ji دستور عراقي خالا شاشة بسيار الفيري أفيا بو حكومة عراقي وبو برلمان عراقي كو أو دستور لكيفا بي واختصي شاركين عرض عراقي رادستي ركخرا وتيرورستيا داعش كرين جلاي هندك بالادستان وجلاي هندك كسان و ناف حكومة عراقي ده بسيار الفيري جارك دي أفيا أو دستور لكيفا بي وقتا موچا وبجاي هرم كردستان هاتيا برين جلاي وكيوان بيجن قائد القوات المسلحة ونوري المالكي بسيار الفيري أفيا كو أو دستور لكيفا بي كو چندين صالة پیش مرگه بشكش هزا برگريا عراقي تنها بناوه وهيج مافو امتيازاتك بول نهاتيا خرج كرن دبرانبر دا دماوه 2 سالانه هندك ميليشيات هاتينا درست كرن بناوه حشدا شعبي كرنا ياسا ومافو امتيازات داني وكرنا ياسا ودستوري الفيري ازد بينم كو او دستوري هاتيه پشت گوه خستن او دستوري بهميشه واضح هاتيه بم پیکرن جلای وان بخوا پیوسناکت ایدی او بین السرگل کردستان بسابینن چونکه خلق کردستان بريجان 2.76 صده جرجه که هر برز دنگی خوابو سر بخویا کردستان دایا ایدی پیوسناکت ام پابندی وی دستوری بن او دستورت برجواندیت خدا بکارت اینن هندك بشنيارت من هنا بو برلمان كردستان بو حوالت من بو لجنه ياسایی بتایبتی بو دسته سرکایتی پارلمانی و هم بو حکومت ماجی کو هفکار بدگل ما کو کار بکن بزیترین وقت لسر درکرنا هندك یاسایا ایک شوان یاسایا وکو پک اینانا هزن اسمانی کردستان یاسایا فروکوانی مدنی کردستان یاسایا جوازات یاسایا جوازات نفوس یاسایا دراو کردستان کوملک یاسای اندی کو ببنه بنما بو دولت کردستان چونکه خلک ما بریار یداید پتوی رز لبریار
را خلکی ما بیتا گرن لدماهی از بجوان پیام من بو پارلمان کردستان بو حکومت عراقی کو بلا جما فیر ببن او یه هرشل مدکنو بزمان گفیل گلمت آخون وکو برز جناب وزیری گوتی ام ده پیشوازی الوان کنو الهوتل دیوان ده دانشنو همی رز دلوان ایتا گرتن و زور سپاس باز بو برز شیرین حسنی خاتو حیات مجد بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان هەڵبەتە سزادانی بە کۆمەڵ لە ڕێگەی دەسەڵاتەکانی ئیتیحادی تاوانە بەرامبەر بە خەڵکی کوردستان و دیموکراسیەت ئەنجام دەدرێت دەسەڵاتی فیدراڵی ئەو بەرپرسیارەتە دەبێت لە ئەستۆ بگرێت کە دژی هەرێک لە مافەکانی مرۆڤ و دیموکراسی و دەستوری و دراوسەی باش و ئاشتی نێوان گەلانە ئەمە لە کاتێکا پەرلەمانی عێراق پەرلەمانێکە کاری ڕەقابی نەماوە بۆتە مۆڵگەیەک بۆ کۆکردنەوەی بیری توندوتیژی تائیفی پەرلەمانی عێراق لە ئەزمەیەکی ئەخلاقی میهەنیدا دەژی لە ئێستادا لەم پەرلەمانەدا ئەوەی پێچەوانی گروپێکی تائیفی بەرنامەی هەبێت دووچاری تەسقیتی سیاسی دەبێتەوە سونەکانیان لەسەر بیری مەزهەبی سزادا ئەیانەوێت کوردەکانیش لەسەر بیری نەتەوەیی سزای جەماعی بدرێن ئەم تەسقیتە سیاسی پەرلەمان پەلی کێشا بۆ حکومەت و بینیمان چۆن وەزیر و بریکار و سوپاسالاری کوردیان لە وێنەی سیاسی وەرخستەوە بگرە کەسایەتیشیان زڕێنرا بڕیارە دوژمنکارانەکانی ئەم دوایی پەرلەمان دەرهەق بە خەڵکی کوردستان کاردانەوەی و هیچ اعتیبارێکی نییە ئەو گروپە تائیفیانەی عێراق بە خیتابێکی توندوتیژی خەڵک هەان دەدەن دووبەرەکی نێوان پێکهاتەکان بچێنن بڕیارەکانی پەرلەمانی عێراق دژی مەفهومی شەراکەتە کە ئەساسی دروستبوونی عێراقی دوای سەدامە لە عێراقدا نیزامی سیاسی بوونی نەماوە و پێگەدینیە تونڕەوەکان دەستیان بەسەر دەستگاکانی بەڕێوەبردننی وڵاتدا گرتووە بۆیە ئەکرێت بڵێن بڕیارەکانی پەرلەمانی عێراق تائیفیە و هیچ کەمتر نییە لە تاوانەکانی ڕژێمەکانی پێشوو کە دەرهەق بە کورد کردیان ئەگەر بۆشیان بکرێ ئێستش خراپتر ئەکەن هەر بۆیە ئەمانە بڕیارین بگرە سەپاندنی ڕایەکی ئەغلەبیە و هیچ شەرعێتێکی نییە یەکێکە لەو بڕیارانەی کە بە مردووی لەدایک بوو پێش ئەوەی جێبەجێ بکرێت لێرەوە داوا لە سەرکردایەتی کورد دەکەم بۆ ڕێزگرتن لە خوێنی شەیدان و ئیرادەی گەلەکەمان بگرن کە لە 25 بە دەنگی زۆرینەی بەڵێ بۆ ڕیفراندۆم دەست بە گفتوگۆ کاری دیبلۆماسی بکرێت بۆ بەرەنگاربوونەوەی شکستێنان بۆ فکرە تایفی و سپاس سپاس بۆ بەڕێز حیات مەجید ئەو ناوەی دواتر کاک خەلەف ئەحمەد فەرموو بەناوی خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان خەلەف ئەحمەد من ئەمەوێ قسەکان چڕکەمەوە لەسەر تەنها دانیشتنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی وەزیران دیارە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕۆژی 27/9/2007 لە کۆبوونەوەی ژمارە 23یانە کە بەبێ بەشداری نوێنەرەکانی کورد ئەنجامیاندا لە کۆی 325 ئەندام پەرلەمان تەنها 166 ئەندام پەرلەمان ئامادە بوون ئەمە لە حاڵەکە ئەگەر بڕیارەکانی پەرلەمانی عێراق بڕیاری تەوافقی بێ واتە بڕیاری زۆرینە نەبێت کە تەنها زۆرینەی شیعە و سوننە ئەو بڕیارانیان دەرکردەوە گوتم 166 ئەندام پەرلەمان تایە بەشدار بوون لە حاڵەتی بوونی پەرلەمانتارەکانی هەرێمی کوردستانیشا کە من ڕەخنەگرم لە ئەو پەرلەمانتارانەی لەوێ ئامادە نەبوون بەڕاستی خۆ ئەگەر بڕیارەکە بڕیاری سەرکردایەتی سیاسی کوردیش بوو بێ دەبوو ئەو بڕیارە بگەڕێتەوە بۆ پەرلەمانی کوردستان بڕیار لەوە بدرێ ئایا لە کۆبوونەوەیەکی وەها حەساسی چارەنووسازە کە لە بەغا بڕیار لەسەر ئایندەی ئێمە ئەدرێ ئەم نوێرانەی ئێمە بۆ بەشدار نەبن ئەی ئەگەر لە حاڵتێکی ئاوها ناسک و حەساسا بەشدار دەبن ئەیکەی ئەم نوێرانی ئێمە ئەم شەڕانە بۆ ئێمەکە من ئەزانم نوێنەری باش و ئازا و کارامەمان هەیە کە ئەیتوانی دیفاع لە مەبادیەکانی خەڵکی کوردستان بکە بەڵام دیارە بڕیارەکە بڕیارێک بۆ لە سەرکردایەتی سیاسی خەڵکی کوردستان هەروەک چۆن پێویست بوو وەزیرە کوردەکانیشمان شەڕیان کردایە لەسەر مافەکانی ئێمە لە ئەوێ چونکە ئێمەی پەرلەمانتار و پێشمەرگەیە کە لەو سەرسنوورانە دژ بە درندەترین دژمنی دنیا ئەجەنگێ و شەهید ئەبێ هیچ جیاوازیەکمان نییە لە بڕیارەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق 11 سزانامە دەرچووە حەق نییە ئێمە پێ بڵێن بڕیار ئەوانە سزانامەن بۆ گەلێکی ستەمدیدەی و خەڵکی کوردستان کە هەمویان باگراوندی سیاسیان هەیە لە مادەی 121 خاڵی دووەمی بڕیارەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا لە مادەی 121 دەستورە بە ئاشکرا ئیشارەت بەوەدا ئەگەر بڕیار لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش دەرچوو پێویستە لە پەرلەمانی کوردستان ئینفاز بکرێەوە بڕیاری بۆ دەربچێ
بەڵێ لە مادەی 38 دەستور لە خاڵ یەکەمە ئازادی ڕادەربڕین بە هەموو شێوازێک ئیشارەتی پێدراوە هەروەک چۆن دەقی ئەم مادەیە بخوێنمەوە بە کورتی هێزە چەکدارەکانی عێراق و دەستگاکانی ئاسایش لە پێکاتەکانی گەلی عێراق پێک دێت بەڕەچاوکردنی هاوسەنگی و ڕێژەی نوێرایەتیکردنیان بەبێ جیاوازی یا دوورخستنەوەی هیچ لایەک و لەژێر ڕکێفی دەسەڵاتی مەدەنیە ئەبێت و بەرگری لە عێراق و ئەکات و نابێتە دەستگایەک بۆ داپڵۆسینی گەلی عێراق و دەستوەرد ناداتە کاروبارە سیاسیەکان ئەمە بەوازحی تحديدی صلاحیتەکانی ئەنجومەی نوێنەرانی عێراق و مرکزەکە هەروەک چۆن بەپێی مەبادئی فەسڵی سوڵتات ئەنجومەی نوێنەرانی عێراق ناتوانێت تەفویزی مەجلیسی وزرا بکە بۆ بەکارهێنانی هێز یا بۆ داخستنی دەواازە سنووریەکان یان بۆ مەسائلی فڕۆکەوانی و مەتارەکانی کوردستان. و بەپێی مادەی سەودا لە دەستوری هەمیشەیی عێراقدا هەموو ئەم بابەتانە بەوازحی دەستنیشان کراوە کەمکردنەوە و سنووردانان بۆ دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سەلاحەتی نییە ئەم بابەتە بکات چونکە هەموو سنووردانانێک بۆ دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کاریگەری نەرێنی ئەبێ لە توانای حکوومەتی هەرێمی کوردستان لە مەسائلی ڕوبەڕووبوونەوەی داعش و لە مەسائلی ئیدارەدانی ئاوارەکان بە شێوازێکی سەرکەوتوو و بەخێوکردنی هەموو ئەو ئاوارانی کە لە هەرێمی کوردستانە مەسروفات و تێچووی زۆری هەیە و لە ڕابردوویش لە حکوومەتی هەرێمی کوردستانمان چەند جارێک بیستووە کە ناوەندە نێودەوڵەتیەکان پشتیوانێکی ئەوتۆی حکوومەتی هەرێمی کوردستانیان نەکردووە لە مەسئلەی ئاوارەکان و دابینکردنی خەرجیەکانیان. ئێمە لە خاڵی سێی بڕیاری ئەنجومەی نوێنەرانی عێراقدا هاتوو تایبەت بە بەکارهێنانی هێزی ئاسایش و هێزەکانی ناوخۆ لە دەسەڵاتە حەسرەکانی مەرکەزا جگەل لەوەی ئێمە سەدان کێشەی ئاسایشی ناوخۆ و ئاسایش سنوورەکانمان هەبووە بە پێی یاسای ژمارە 4 ساڵی 2011 خۆمان کە ئەنجومەنی ئاسایشمان هەبووە هەموو ئەم کێشە ئەمنیانەمان چارەسەر کردووە ئەی لە ساڵی 2005 بەدواوە بە تایبەت لە دوای نووسینەوەی دەستور هەموو ئەو کێشانی کە لە هەرێمی کوردستان هەبوو حکوومەتی عێراق بۆ بەدەنگ ئەم کێشانی ئێمەوە نەهاتوە بۆیە هەموو ئەم سزانامانەیە کە دراوە لە پشتیەوە بڕیاری سیاسی هەیە و لە پشتیەوە هۆکاری سیاسی هەیە. بە پێی مادەی سەودا لە دەستوری عێراقی بڕیاری داخستنی دەواازە سنووریەکان بە هیچ شێوە سەلاحیەتی ئەنجومەی نوێنەرانی عێراق نییە. لە ئەنجومەی نوێنەرانی عێراقیان با بڵێن دەسەڵاتی ئیتیحادی ڕسمی سیاساتی گومرگی و دارایی دەواازە سنووریەکانەکان نەک پێدانی سەلاحیەت بە ئەنجومەنی وەزیرانی عێراق کە بتوانێت ئەم دەواازە سنووریانە دابخە. و لە مادەی 115 دەستورا بە وازحیش ئەمە هاتووە هەموو ئەو بابەتانی کە لە مادەی 110 دەستنیشان نەکراوە سەلاحەتی حەسری عێراق نییە ئۆتۆماتیکی ئەم سەلاحەتیانە ئەگەڕێتەوە بۆ هەرێمەکان. بەنسبەت نووسینگە و نوێنەرایەتیەکانی وڵاتان لە هەرێمی کوردستان کە ئەمانە مافێکی بەدەسات و یان حەقی مکتەسەبەی هەرێمی کوردستانە دوای دنیایەک لە خەبات و دوای حکومڕانێکی تەندروست و دوای پاراستنی ڕێکارە دیبلۆماسیەکان و پەیوەندی نێودەوڵەتیەکان و پەیوەندی گشتیەکان توانراوە قەناعەت بە وڵاتان بکرێەوە یان وڵاتان بگەنە ئەو قەناعەتەی کە نوێنەرایەتی و قونسوڵخانە و دامەزراوەی خۆیان لە هەرێمی کوردستان بکەنەوە بۆیە لە حاڵەتێکی ئاوا حکوومەتی عێراقی پێچەوانەی هەموو قانونی دەولی عام و یاسا نێودەوڵەتیەکان ئەوەستێتەوە. من پێشنیارەکەم بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم بابەتە تازانەی کە لە هەرێمی کوردستان و عێراق هاتوۆتە پێشەوە یەکەم دیبلۆماسیانە دەست بۆ چارەسەرکردنی کێشەکان ببین و هەڵوێستی مەرجعەتی باڵای شیعە بەرز بنرخێنین و ئامادەی حکوومەتی هەرێمی کوردستان و سەکرداری سیاسی خەڵکی کوردستان نیشان بدەین بۆ گفتوگۆ بۆ چارەسەرکردنی کێشەکانمان. دوو لەم پەرلەمانە بە بڕیارێک دەربچین کە هەموو ئەو سزانامایانەی کە لە ئەنجومەی نوێنەرانی عێراق و مەجلیسی وزرای عێراقی دەرچووە ڕەتی بکەینەوە. سێ پێشنیارێک بکەین بۆ حکوومەت لیژنێک دروست بکە هەموو ئەو زیانانەی بەر خەڵکی کوردستان ئەکەوێ ویان بەر کۆمپانیاکان و خاوەنکارەکان ئەکەوێت لە ئەنجامی ئەو بڕیارانەی کە عێراق ئەیسەپێنێ بەسەرمانە هەموو ئەو زیانانە جەرد بکرێ و لە کاتی خۆیدا داوای قەرەبوو لە حکوومەتی فیدراڵی عێراق بکرێت.
و لایەنی دەرەکی و نێودەوڵەتی ئاگادار بکرێت لە هەموو ئەو دەستدرێژیانی کە ئەکرێنە سەر کورد بەهۆی ئەنجامدانی تەن مافێکی مەدەنی کە ئەویش مافی چاری خۆنووسین و ئەنجامدانی ڕفراندۆمە. ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم لە 2014ەوە ئێمە ئەیان پارێزین، حکوومەتی هەرێمی کوردستان و پێشمەرگە ئەیان پارێزێ. لە دوای ئەوەی کە لە 2014 پێشمەرگە ئەم ناوچە کوردستانیانەی لە دەست بڕژێمی بەعس پاراستۆ ئۆتۆماتیکی وەک دیفاکتۆ لەژێر کۆنتترۆلی حکوومەتی هەرێمی کوردستان بووە لە 2014 بۆ 2017 حکوومەتی عێراق بێدەنگی لەم بابەت هەڵبژاردووە ئۆتۆماتیکی ئەمە لە ئێستای قسەکردن لەسەر ئەم ناوچە کوردستانیانی دەروی ئیداری هەرێمی کوردستان بۆ خۆی دیارە کە مەسائلی شۆڤێنیەت و مەسائلی تەنها وەڵامدانەی و ڕفراندۆمەکەی هەرێمی کوردستانە بۆ یەک گرنگە هەمومان یەکدەست و یەکدەنگ بین و یەک ڕیز بین تاکو بتوانین کێشەکانمان بە گفتوگۆ چارەسەر بکەین و زۆر سوپاس. زۆر سپاس بۆ بەڕێز خەلەف ئەحمەد. داوا دەکەم ئەو پێشنیارانە کە لای ئێوە هەنە و نووسراون بدەم بە لژنەی یاسایی بۆەوەی سوودی لێ ببینیتن و ئەوەی نووسراوش نەبن داوا لە پرۆتۆکۆل دەکەین بەپەلە بۆمان بنووسرێن بۆ ئەوەی هەر ئەمڕۆ بدەین بە ئەوەی تۆمار کراوە تۆمار شەیە لەسەرێ ئەوەی لژنەی یاساییش دەنووسیتن ئەوان هەمویان سوودی لێ دەبینین. چەند بەڕێزێکی تر بە قسە بکەن دوای پشووە کۆربگرین و دەینەوە درێژە بە ئەم داڵشنە دەدەین. بەڵێ بەڕێز کاک عباس غەزالی. کاک عباس غەزالی فەرموو. بەڕێز سەرۆکی پارلمان عباس غەزالی. نامەوێ باسی ئەو یاسا و قانونانە بکەم تەنها پەرچاوڕوونیەک دەدەم. ئەمڕۆ کە عاشورایە کە شەهادەتی ئیمام حوسێنە نیشانەی مەزلومیەتە، ئێمەی کوردیش مەزلومی مێژووین بە دابەشبوون بە جینۆساید بە کیمیاباران بە ئەنفاڵ بە جینۆسایدی ئێزدی بە هەموو شتێک تاکو ئەم جینۆساید دەکرێن. پێشنیار دەکەم لەو جوابنامەیدا کە بە شێوەیەکی تایفی نووسیوە عاشوراش بێخینە دەناودا کە کەس لە کوردی مەزلوم نیست وەفاداری بۆ ئیمام حوسێن بەرگری لە مافی کوردە نەسزادانی بە کۆمەڵ و هێرشکردنە سەریەتی. سەبارەت بە کۆبوونەوەی پارلمانی عێراق بخۆی لە خۆیدا ئەمە پێشێلکاری دەستورە ئەمە ڕایگەیان کە فیدرالیەت و ئیتیحادی نەما کە ئێمە هەر کاتێک هێزمان هەبێ دەتوانین هێز بێنین و خارجی ئیرادەی گەلی کوردیش ڕاوەستین چونکە دەبینین عملیاتی پێشتری داعشش دیجلە کە هات هەمان مەبەستی هەبوو کە ئەمڕۆکە پارلمانی عێراق بۆی دەرکردە. بەڵام گرنگ ئەوەیە ئێمە بە زمانێکی نەرم هەدوو بکەین. ئێمەی کورد هیچ کاتێک هێرشمان نەکردووە و بەرگریمان کردووە پێشمەرگە لە خاکی بەرگری کە بە مافی شەرعی و یاسایی و قانونی هەیە ئەمە شەرعیەت دەدات بە بەرگری پێشمەرگە لە ناوچە کوردستانیەکان. سەبارەت بە پشگیری برای بەڕێزم کاک خەلەف دەکەم ئێمە نوێنەرانی کورچە لە پارلمانی عێراق چ لە حکوومەت تا ئەو کاتەی کە هەبن ئەمن بایکۆکردن بە نازانم لەوێ بن حزوریان هەبێت دیفاع بکەن و بگەڕێنەوە چونکە خەڵکێک هەبوو دەبینین ئەیاد علاوی پەیامێکی هەبوو تەیاری سەدر بیر و کوێیەکی جیاوازی هەبوو ئەگەر لەوێ بوانە ڕەنگە چاتر بووە و بەرگریان لێکرد بووە داواش دەکەم تا ئەو کاتەی سەرکرداتی سیاسی کورد بڕیار نەدا ئەوە بۆ بەڵام تا هەبن دەبێت لە سەنگەرە چۆڵ نەکەن خەڵکێک تا حەدیاقەل دیفاعێک بکرێتن. داواش دەکەین بۆ حکوومەت بە تایبەتی لێ کاروباری ئاوارەکان لە ڕێگای ڕێکخراوە نەتەواتیەکان پێشێلکردنی مافەکان بە کارێنانی هێز ئەمانە لەگەڵ ڕێکخراوەکانی جیهانی کە ئاوارە مەسئلەیەکی گەورەی جیهانیە بە باز بکەن کە ئەمە کوردستان نەک تەنها سەقامگیری و ئارامی تێدا بەڵکو 2 ملیۆن ئاوارەی لە کۆڵ هەموو جیهانیش کردوتەوە نە بەرگری تەنها لە داعش کردووە بەڵکو ئەمەش دەتوانێت تەئسیری خۆی لە ڕووی نێونەتەوەی هەبێتن. لە هەمووی گرنگتر جوابدانەوە بۆ ئەوانەی دژی کورد بڕیار دەکەن چاترین چەک بۆ ئێمە یەک ڕێزیە بەداخەوە ئێستا تەمەنام دەکرد ئەو کورسیانەی لە تەنیشمانە خاڵی نەبووانە هەمومان هەوڵ بدەین چ ئێمەی پارلمانتار چ ڕاگەیان نەکان هەموو لایەک بە هەستێکی نیشتیمانی بۆ یەکخستنی یەک ڕێزی نیشتیمانی چونکە ئەگەر ئێمە یەک ڕیز بین و ئیرادەیەکی یەکترمان هەبێ و پێکەوە دانیشین بە تایبەتی ئەمە دەبێتە چەکێک کە دوژمنان دەتوان بەسەرماندا بن ئومێدەوارم بۆ جەلسەی داهاتوو ئەو یەک ڕێزیە بێ هەمومان پێکەوە بین.
سەبارەت بەو یاسانەی کە دەریش دەکرێن ئێمە لە لێژنەی کشتتوکاڵ و ئاودێری پرۆژەی یاسای ئاو کە خوێندنەوەیەکێمی بۆ کراوە و زۆر ئیشیشمان لەسەر کردووە و لێژنەش یاساشی لەوەنە کە یاسایەک لە کوردستان دەربچێ لە یەکەمین جەرسەدا دەتوانین ئەمە بە مشتەرەکی ئەو یاسا بخێنین و چەکێکی بەهێزی لە دەست کوردیشدایە ئاوە ئەو یاسامان هەبێتن و سوپاس. سپاس بۆ بەڕێز عەباس غەزالی و دەربرینی ڕاتان داوا دەکەم ئەو نەریتە جوانە خوازیارەی هەموو پەرلەمانی کوردستان و هەموو پەرلەمانێکی تر زیاتر ببینینەوەی کە پشتیوانی لە ڕای و قسەکانی هاوڕێکی خۆی دەکەتن لە پەرلەمان ئەو نەریتە زۆر کاریگەرە بە تایبەتی ئەو برگانەی پەیوەستم بە مادەکانی دستور مادە یاساییەکان گرنگە پشتیوانی لە یەکتر بکرێتن بۆ ئەوەی پوختە بن و زیاتر ئەم دانیشتە بە باشتر بەڕێوە بین. بەڕێزەکەی تر دکتۆر شوان قەڵاتزێ. بەڕێز شوان قەڵاتزێ منم. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان هەڵبەتە ئێمە بەلامانەوە گرنگە کە سەرجەم ئەو بڕیارانی کە پەرلەمانی عێراق سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بە کولی ڕەت بکرێتەوە و لەو پەیامەش کە پێشکەشی دەکەین بە هیچ شێوازێک کوڕزانەوە و یعنی بێدەسەڵاتی پێوە دیار نەبێت کە ئێمە میلەتێکی مەزڵومین ئێمە خاوەنی هێزی پێشمەرگەین ئەوەش یەکەم هەڵوێستیان نییە. هاتنی عەبدولئەمیر زەیدی بۆ جنوبی کەرکووک عەلی غێدان بۆ ئەوە نەهاتبوو بگەڕێنەوە بۆ ئەوە هاتبوون وەکو عەلی حەسەن مەجید و سەکردەکانی پێشووی ڕژێمی پێشوو ناوچەکانی مادەی 140 داگیر بکەنەوە. لەبەرەوە ئێمە ئەبێ بەڕاستی لە مەوقعەتی قووەتەوە مادام خەڵکی کوردستان لەگەڵ ڕێفراندۆمی سەرخستووە نزیکی 93 دەنجی هێناوە ئێمە پشتیوانێکی زۆر بەهێزمان هەیە. پشتیوانەوەکەت لەوە تێپەڕیوە ئێو حیزبانە بێت کە لە ئەنجومەنی ڕێفراندۆمدان یعنی خەڵکی تر بێت سەکردەی هەموو لایەنە سیاسیەکان بە بەڵێ دەنجیان بەم پرۆژەیەداوە. ئەمە گەورەترین پشتیوانیە ئەبێت لە موقعێتەوە کورد تەعامل کات نەک لە موقعێتی بەڕاستی کروزانەوە. قاعدەیەکی شەرعیش هەیە ئەفەرمێت السلم قاعدة والحرب ضرورة. ژیان ئەسلی حیات بریتە لە ئاشتی بەڵام شەڕ کە بەسەرتدا دەسەپێ و هەروەها قاعدەیەکی شەرعی تریش هەیە ئەڵێ ئەو میلەتە ئاشتی دەدرێتێ کە توانای ڕوبەڕووبوونەوەی هەبێت. ئەگەر میلەتێک هەر خەریکی پاڕانەوە بێ دژمنەکانی بزان کە ئەو میلەتە توانای هیچی نییە بە دڵنیایەوە بەدەم هیچ بانگەوازییەوە نایەن. من بۆ بەمەبەستی ڕوبەڕووبوونەوەی ئەو بڕیارە جەور و پرستەمکارە شۆڤێنیانە بە پێویستی دەزانم ئەمانەی خوارەوە ئەنجام بدرێن. بەهێزکردنی ژێرخانی ئابووری دەستەبەرکردنی پێداویستەکانی خۆراکی هاوڵاتیان بۆ ئێمە هەمیشە چاومە لەولا نەبێت کە بەداخەوە ژێرخانێکی ئابووری ڕووخاومان هەیە. هەمیشە ئەوەی لە بازار وەکو کاک محەممەدی حاجی محمود دەفەرمێت ئەگەر سەری دوکاندارەکان بکەیت بەس دوکانەکە کوردیە هەموو بەرهەمەکانی ناوی کەلوپەلی وڵاتانی بێگانەیە. ئەمە زۆر جێگای ئەسەفەکە دوا 26 ساڵێمە هەر چاوەڕێی نەوت و غاز بکەین. خاڵێکی تر هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستان بە هەموو شێوازێک لەبەرەوە کە هێزی پێشمەرگە بە ئەسەر ڕیفراندۆم نەدەکرا کە ڕیفراندۆم کراوە بەڕاستی ئەو هێزانەیە کە وجودی میلەتێکیان سەلماندووە. خاڵێکی تر ئەبێ بەڕاستی هەڵوەشانەوەی بڕیاری شەڕدوشواری ئەنجومەنی وەزیران کە تایبەتە باشەکەوت بۆی ئەو کۆدەنگە نیشتیمانیە دروست ببێت خەڵک دڵیان بە ڕیفراندۆم و بە دوای ڕیفراندۆم و بەسەر بەو بابەتەکان خۆش بێت ئامادەی گیانفیدای بن لە پێناویدا. خاڵێکی تر کۆدەنگی نیشتیمانی بڕیار و پەرلەمان بە کۆدەنگی نیشتیمانی دەست بە کارەکانی بکاتەوە بەڵام ئێستا بەشێک لە کورسیەکان چۆڵن بەڕاستی ئەرچی بەڕێستانە ئەرچی ئەو لایەنە سیاسیانەیە کە پەرلەمانیان کارا کردەوە ئیتیفاقیان کرد بە هەموو شێوێک هەوڵدەن ئەم کۆدەنگە نیشتیمانی ناو هۆڵی پەرلەمانەوە بەرجەستەوی بێت ببیندرێت. ئەمە هێزی ئێمە بەڕاستی لە بەغدا و لە ئەنقەرە و لە تاران لە شوێنەکانی تر بەهێز دەکات. ئێمە خەلەلی بۆشایی و فراغمان هەبوو ئەو کاتە ئیستیغلال دەکرێن لە شوێنەکانی تریشەوە. خاڵێکی تر مەسەلەی لێبوردنی گشتی جێ خۆیەتی ئێستا گەر زیندانەکانی چاکسازیەکان لە هەر سوپا پارێزگایەکە ئەزانی ژیان و حاڵیان چۆنە لێبوردنی گشتی دەربکرێت هەموو بەرەو ئاراستەی
ئەو سربەخۆیە هەنگاو بنین. خاڵێکی تر ئەو گەلە کۆمەشەی کە هەیە شیعەیە سونەیە وڵاتانی ناوچەکەیە ئێمە ڕوبەڕووی پرۆسەکانی ئەنفال و شیمیاباران و ئەم هەموو پرۆسەی ناوبردی میلەتێک بووینەوە تەسن نەبووین بەڵکو دوژمنەکانمان بەرەو ڕوخان و ئەو ڕۆیشتون ئەو خاڵانەی کە لە پەرلەمان و بەغداوە دەکراون هەموو خاڵی شۆڤێنین سزای جەماعین پێچەوانەی بڕیارەکانی 147 دەستوری عێراقا کە باس لە ئیدارەی گومرجی مشتەرەک دەکات پێچەوانەی بڕیاری نوێی ڕێکەوتنی شیکاغۆیە کە باس لە حوریەی تەنەقول دەکات و خاڵێکی تر بەڕاستی جێ خۆیەت ینی سەرۆکایەتی حکوومەتیش هەمیشە قسەکانیان دڵخۆشی ئومێدبەخشی بۆ خەڵکی کوردستان تێدا بێت نەک کاتێک کە قسە دەکەن بە شێوازێکی وا قسە دەکەن کە خەڵکی کوردستان وای تەفسیر دەکات کە ئەو پاشەکەوتە تا ڕۆژی قیامەت بەردەوام دەبێت ینی قسەکانیان بەڕاستی ئەو جدیەتی ناخودرێتەوە. خاڵێکی تر پەیامی ئێمە مەسەلەن بۆ حکوومەتی خۆماڵی ئەوەیە کە کۆنتڕۆلکردنی بازار ئێستا لە بازارەکاندا خەڵکی قۆرەخکار هەیە هەوڵەدا ڕزق و ڕۆزی لە بازارەکان نەمێنێت هەندێک کەناڵی ئیعلامی هەیە ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە تێک دەدەن هەمیشە وا لە خەڵکیشانەکەوە هەمیشە حاڵەتی بەترسیدار و لە ڕاوچێ هەموو ئەمانە بەڕاستی سنوورێکیان بۆ دابدرێت و ئێمە لە بەڕاستی بە هیچ شێوەیەک بیت لە تەسلیم بوون نەکەینەوە و ئێمە لە هەمان کاتیشدا ئەبێ ئەوە بزانینکەوە ئەگەر 1000 دۆستمان هەبێت کەمە بەڵام دوژمنێکشمان هەبێت زۆرە. خاڵێکی تریش مەسەن پەیامان بۆ سەرۆکۆماری عێراق ئەم دڵنیام کە جەنابی مام جەلال لە بەغدا بووایە ئێستا بارودۆخ نەوعێکی تر دەبوو بەڵام ئەگەر ئەوان هەر لەسەر سەپاندنی بڕیاری زاڵمانە سوور بن ئەکرێن بەڕێ سەرۆکۆماری عێراق هەڵوێستێکی هەبێت حتا هەڕەشەی کشانەوە بکات لە بەغدا ئەم پێم وایە دنیا زیاتر دێتە سەرخەت و دەبێت پشتیوانی ئێمە بەڵام ئەوان هەر بڕیار دەرکەن و ئێمەش هەر بیر لەوە بکەینەوە گەڕانەوە بۆ بەغدا و ئەوانە پێم وایە زۆر ئەمە شتێکی علمی نییە. خاڵێکی تریش وڵاتانی ناوچەکە ئەوەی کاک حاجی عەباس باسی کرد مەسەلەی ئەمڕۆکەدەی محەڕەمە ئێستا ئەم وڵاتانە بەپێی کام یاسای ئاسمانی بەپێی کام یاسای دەولی بەپێی کام یاسای ئەرزی یعنی سەیری میلەتێکی وەکو مەزلومی کورد دەکەن هەڕەشە دەکەن ئەڵێن نایاساییە ڕیفراندۆم نایاساییە ئەمریکا کە سەرۆکەی وودرۆ ویلسن لە ساڵی 1940 لە بنەماکانی مافی مرۆڤ دەکات ئەی چۆنە مەسەن وەزارەتی خارجیان و هەمویان بەیاننامە دژی ئێمە دەردەکەن ئەم پێم وایە ئەوانە ناخی خۆیان بەهۆی ئەو ڕفراندۆمەوە دەرکرد کە ئێمە لە دنیادا دۆستمان نییە بەڵام دۆستی ئێمە خۆمانین یەکدەنجی ناوماڵی کووردە ئاشبوونەوەیە ئەوش بەڕاستی وەزیفەی حیزبە سەرەشیەکانە ئەو ئاشبوونەوەیە تەواو بکەن کە ئێستا ئاشبوونەوەکەی لەم هۆڵی پەرلەمانە ئەم خەلەلە هەستی پێ دەکرێت. لە کۆتاییشدا هەر جێخۆیەتی بە پەیامێکی ڕسمی مەسە UN کۆمەلگەی نێودەوڵەتی کۆمکاری عەرەبی کۆنگرەی بەناو وڵاتانی ئیسلامی هەرچی ڕێکخراوی دنیا هەیە ئێمە ئاگاداریان بکەینەوە بۆ ئەوەی کەوە میلەتێکە بڕیاری خۆی داوە بەڕاستی ئەگەر فشارەکانیش هەر زۆر بن ئەبێ ئێمە ڕۆژێک دیاری بکەین بۆ سەربەخۆی کوردستان چونکە ئەم بابەتە بەڕاستی ڕفراندۆ چۆن واقعەکە بە خۆمان دروستمان کرد سەربەخۆیەکەش خۆمان دروستی نەکەین چاوەڕێی وڵاتان با من مژدەتان بدەمێت تا ڕۆژی قیامەت کە ئەوانی دەڵێن تاکلایان نەکراوە تا ڕۆژی قیامەت نە بەغدا نە تاران نە ئەنقەرە پشتیوانی سەربەخۆیی گەلی کوردستان ناکەن ئەبێ ئێمە خۆمان ئەو واقعە دروستکەین ئێمە خۆشمان وەکو بزوتنەوە ئێمە ڕاستە هێزێکین هەندێک جار ئەڵێن پێزلایانە سەرەشیەکە هەر بخۆی کە ناوهێنانی پێزلایانی سەرەشی ئیهانەکردنە بەلایەنەکانی تر هەر کاتێک دیفاعکردن لە هەرێمی کوردستان پێویستی بکات هەر بۆ پەنجەتیان نەبووین دەست بەرزکەینەوە بۆ دەنگدان بۆ دیفاعکردن لە هەرێمی کوردستان ئامادەین ئەوە پەیامی ڕابەری گشتیە پەیامی مەکتەبی سیاسیە پەیامی خۆمانە بۆ هەموو بابەتەکان ئامادەین بەس گرنگ ئەوەیە کورد بە شەمەندی بە یەکدەنجی لەو بابەتە دەرچێت ڕفراندۆمی بۆیە سەرکەوت بەڕاستی ئەو هێزەی کە لە سلێمانی حکم دەکات ئەو هێزەی کە لە هەولێرە هێزە سەرەشیەکان هێز پێشمەرگەکان کە زۆر جار مەسەن بە میلیشیا ناو دێدرن بەڕاستی
ئەوە بوختانێکی زۆر گەورەیە ئەوە وایە کە ڕفراندۆم سەر بگرێت ئێمە ئەومان لەبیر نەچێتەوە گرنگی بەو هێزی پێشمەکەی کوردستان بدەین چونکە هەر میلەتێک توانێت ڕوبەڕووبوونەوە و دیفاعکردن و مقاومەتی نەبێ ئەوە مردن بەشێتی چۆن ئێستا هێندە سوورەکان لە ئەمریکا کە ئەسڵی ئەمریکایی ئەوانە بەڵام چونکە توانای دیفاع و مقاومەتیان نەبوو ئێستا نامێت لە خودی عتارێکیدا نەبا و السلام علیکم زۆر سپاس سپاس بۆ بەڕێز دکتۆر شوان قەلادسی مناخان خالی نظامی هەیە فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان بە پێی مادە 56 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان هاتووە کە پەرلەمانتار قسەی دەکاتن دەبێت قسەی خۆی ئاراستەی سەرۆک پەرلەمان بکاتن نەک جێگەر بۆیە داوا دەکەم لە پرۆتۆکۆل ڕەش بکرێتەوە وشەی دەستەواژەی جێگەر سپاس سپاس بۆ بەڕێز منا قەهوەچی بەڕێزێکی تر قسەی بەڕێز هەبوو کاروان فەرموو بەڕێزان لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان سەرەتا ڕێگەم بدەن لێرەوە لە پەرلەمانی کوردستانەوە پیرۆزبایی خۆم ئاراستەی گەلی کوردستان بکەم بە بۆنەی سەرکەوتنی پرۆسەی ڕیفراندۆم و ئەو سەرکەوتنە گەورەی کە لە 25 نۆ تۆماریان کرد هەڵبەتە دوا بە دوای بەڕێوە چوونی ڕیفراندۆم حکوومەت و پەرلەمانی عێراق سزادانی بە کۆمەڵی بەرپا کرد کۆمەڵی ڕێوشوێن و بریاری دەستوری و شۆڤێنیان بەرامبەر گەلەکەمان گرتەبەر کە بۆن و بەرایی حکوومەتی بەحسی لە گۆڕنەوەی پێشووی لێ دەهات واش چاوەڕوان دەکرێت تەنها بەو کۆمەڵە بریارە نەوەستنەوە ئەمە جگە لە دەستێکەڵکردن لەگەڵ وڵاتانی ئێران و تورکیا و ئەنجامدانی مانۆری سەربازی و کۆبوونەوەی پیلانگێرانە بۆ کاراکردنەوەی ئەو ڕێکەوتنانەی کە پێشتر مۆریان کردبوو بە مەبەستی یەکدەنگی و جوڵانەوەیان بەرامبەر هەر بزاوتێکی ڕزگاری خوازی گەلی کوردستان لە هەر پارچەیەک فراکسیۆنی ئازادی وێڕای ئیدانەکردنی ئەو بریارانە و ڕەتکردنەوەیان دژی هەر دانوستان و گفتوگۆیەکە کە مەرجی پێشوەخت یاخ ئەنجامەکەی بریتی بێ لەسەر سازشکردن لەسەر ڕیفراندۆم و ئاکامەکانی و پاشگەزبوونەوە لەو دۆزە ڕەوایەی گەلەکەمان خۆ لە ڕاستیشدا هیچ کەس و لایەن و دامەزراوەیەک تەخویلی گفتوگۆ و دانستوانی لەبارەی ئاکامەکانی ڕیفراندۆم نییە و گەلی کوردستان ئەو مەسەلەی یەکلا کردووەتەوە ئەوەی ماوەتەوە میکانیزم و کاتی جێبەجێکردنێتی ئەگەر بریارە ئێمە مەحکوم بین بە سزا لە بەرامبەر مافێکی سروشتی گەلەکەمان کە لە جارنامەی گەردوونی مافی مرۆڤ و بەڵگەنامە نێودەوڵەتیەکاندا چەسپاوە ئەوە سزاکان زۆر شەرەفمەندانەترە لە چۆکدادان و تەسلیم بوون بەڕێز سەرۆکی پەرلەمان گەلی کوردستان گەلێکە شایەنی پشت پێبەستنە هەموو مێژووی هاوچەرخی ئەم گەلە لە تەسلیم نەبوون و فیداکاری و وانەی زۆر و پڕبایەکی تێدا هەیە بۆ فێربوون گەلی کوردستان خاوەن هەستانەوەی دوای نسکۆی 75 و ڕاپەڕینە مەزنەکەی دوای ئەنفالە من لێرەوە لە هۆڵی پەرلەمان ئەمانە دەڵێم زۆر چاک دەزانم چی دەڵێم باسی شعاراتیش ناکەم بەڵکو ئەزمون گەلێک لە ژیانی سیاسی و پێشمەرگایەتیمدا ڕەنگەڕێژ بووە و دەست و پەنجەم لەگەڵدا نەرم کردوون بەڕێزان ئێستا لە هەموو کاتێک زیاتر پێویستیمان بە خۆڕێخستنەوەی نێوماڵی خۆمانە ئاشتبوونەوەی لایەنەکان و وەلاوەنانی ناکۆکیەکان و یەکگرتوویمان لە پێناو ماف و دۆزە ڕەواکەمان و خۆ ئامادەکردن بۆ هەر ئەگەرێک بووەتە پێویستی ئەم قۆناغا ئەم بارودۆخە دەبێ هاندەر بێت بۆ ئەوی پەرلەمانی کوردستان بە تەواوەتی ڕۆڵی خۆی ببینێ و وەک مەرجەیەکی یاسایی و سیاسی
هەندەر بێت بۆ دەستپێکردنەوەی چاکسازی هەمەلایەنە لە کاروباری حکوومەت و بەرجەستەکردنی شەفافیەت و بنبڕەکردنی گەندەڵی و ڕاوەستان لە خەسخەسەکردنی کەرتەکانی خزمەتگوزاری و فراوانکردنی مەوداکانی ئازادی بیرروڕاو ڕۆژنامەگەری. ئێمە لە پەرلەمان دەستوبرد بکەین لە هەموارکردنەوەی ئەو یاسانانەی پێشتر دانراون بە ئاراستەی بەرژەوەندی هاوڵاتیان و دانانی کۆمەڵێک یاسای نوێ و هەڵوەشاندنەوەی بریاری پاشەکەوتی زۆرەملەی موچە کە ژیانی موچەخۆران و فەرمانبەرانی تەواو سقڵەت کردووە و کۆمەڵک هەنگاوی تر کە ڕووی لە گێڕانەوەی متمانەی هاوڵاتیان و پەرەپێدانی کشتتوکاڵ و سامانی ئاژاڵی و کەرتی گەشت و گوزار و بەگەڕخستنی کارگەکان و یارمەتیدانی پرۆژەی بچووک و مامناوەندەکان بێت هەتا دوایی. بەڕێزان، لە کاتێکدا ئێمە بریارەکانی پەرلەمان و حکوومەتی فیدراڵی عێراق ڕەت دەکەینەوە. جەخت لەسەر حیوار و گفتوگۆ و خیتابێکی هێمن کە پشتبەستوو بێت بە منطقی ڕەوایی دۆزەکەمان و دوورکەوتنەوە لە هەر تەسعید و پەشێویەک دەکەینەوە. ئێمە کە ممارەسەی مافێکی ڕەوا دەکەین نابێ هاوسەنگی خۆمان لەدەست بدەین. پێویستی شەسوود ببینین لە ڕەوەندی کوردستانی و پیشاندانی قەزیەکەمان بە دنیای ڕوونکردنەوەی زیاتری خیتابی گەلی کوردستان بەسەرجەم نەتەوە و پێکهاتەکانەوە لە پێناو مافی چارەنووس و سربەخۆیی کە کارتێکی گرنگە بە تایبەت ئەوانەی لە ڕابردوودا کاری تێکۆشەرانیان پیشان داوە باشیان ئەنجام داوە. هەروەها پێشنیار دەکەم پەرلەمانی کوردستان نامەیەک ئاراستەی جیهان بکات سەبارەت بە ئاکامی ڕیفراندۆم و کاراکردنەوەی حکوومەت کاردانەوەکانی حکوومەتی عێراق. هەروەها گرنگە پەیوەندی بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە بکەین سەبارەت بەم بابەتە بە تایبەتی لەم هەلوو مەرجەدا ڕێککەوتنامەی هەرێمایەتی سێقۆڵی هەیە دژ بە دیموکراسی و خواستی گەلەکەمان کە بە پێچەوانەی یاسا و ڕێسا نێودەوڵەتیەکانە. دوارڕستەکە دەیڵێم جەختکردنەوەیە لەو دیدا کە چەپەکانی دنیا باوەڕیان پێیەتی هەر کیانێک لە ناوخۆوە ئامادە نەبێت بەڕووخان ئەوە هیچ هێزێک لە دەرەوە ناتوانێت بیرڕوخێنێت. بۆیە دووپاتی دەکەمەوە چارەسەرکردنی کێشە سیاسیەکانمان و یەکڕیزی و یەکهەڵوێستی زامنی سەرکەوتن و پاراستنی دەرکەوتەکانمانە لەگەڵ ڕێزدا ئەبوو کاروان فراکسیۆنی ئازادی. کاک ئەبوبەکر هەڵەدنی. ئەرە و خاڵەی نظامی کە خات و مناقەوەچی باسی لێ کرد خاڵێکی ڕاستە پەیڕەویە بەڵام بۆ خۆتان بەجێ دێلین تا و کاتەی دەستەی سەرۆکاتی پەرلەمان باری دەستە ئاسایی دەبیتەوە. بەلێ فەرموو سپاس. بەڵێ کاکە بوو. بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمان، من ویستم تەنها لەبەرەوەی جەنابی وەزیر ئامادە بۆ وەزیری گواستنەوە گەیاندن پرسیارەکە لە چوارچێوەی ئەو بڕیارانە بێت کە پەیوەندی بە وەزارەتەوە هەیە، بەڵام لەبەرەوەی هاوکارەکانم بۆ گشتگیر منیش ئەو مافە بە خۆم دەدەمەوە ئەوان قسە بکەم. دووەم تێبینیمەوەیە کە ئێمە لەم خولەی چواری پەرلەمانی کوردستان پێکاتە بە ڕێزەکان چەند جەلسەیەک بەشداری کۆبوونەوەکانی پەرلەمانیان نەکرد و بەغایب لە قەڵەم نەدران. بۆیە ئێستا برایانمان لە هەردوو فراکسیۆنی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کە لێرەنین بۆ خۆتان نەزانن ئەم بابەتە کێشەیەکی سیاسیە و من پێم وایە ئەم کێشە سیاسیە لە ماوەی داهاتوودا حەل دەبێت بەلایەکدا دەکەوێت. بۆیە بەڕای من ئەوانە بە غائب نەبوو غائب نەدرێن لەم کۆبوونەوانی پەرلەمان کە بەشدار نابن ئەو مافیان پێ بدەین لەبەرەوەی ئەوانە گرفتی سیاسیان هەیە لە مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. بۆیە من ئەو داوایە ئاراستەی بەڕێستان دەکەم کە ئەگەر چەند جەلسەیەکی تریش نێن بەو جۆرە بە غائب لە قەڵەم نرن. دەربارەی من پشتگیری لە قسەکانی جەنابی کاک دکتۆر فرسەت دەکەم. ئەوەی کە پەیوەندی بە بەغداوە هەیە لەم خاڵانەوە کورتی دەکەمەوە. یەکەم هەموو ئەو بڕیارانە بە نەفەسێکی
شۆڤێنیانە نووسراون و دەرکراون بۆیە سەرجەمیان ڕەت دەکەینەوە. دووەم حەقی خۆیەتی ئێمە لەم بوارەدا بە خۆماندا بچینەوانێ نەبینە جێگەی ڕەخنە و تانەوتە شەری دەوروبەر کە هەر ڕۆژەی سەرۆک وەزیرانێک تانەوتە شەرمان لێ دەدا لەسەر یاساشکێنی لەسەر داخستنی پەرلەمانی کوردستان ئەمە بۆ لە داهاتوە ئەبێ ئەم عوزر و بیانوە نەدەین بە دوژمنەکانمان. خاڵی سێهەم تەنها و تەنها ئێمە بە تۆکمەی و یەکگرتووی ناوخۆمان دەتوانین ڕوبەڕووی مەترسیەکان ببینەوانێ. خاڵی چوارەمم بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بەڕاستی حەقە بەرپرسیارانە لەم دۆخەدا مەڵە بکەن بەداخەوە هەندێک دەستگای ڕاگەیاندن وەرەی خەڵکی کوردستانیان بردووە و زۆر نابەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەم دۆخەدا ئەکەن ئەوە جێگەی هەڵوێستە لەسەرکردن. من ناڵێم ڕاستیەکان بشاردرێنەوە بەڵام قەبەکردنی مەترسیەکانیش کە من بەش بە حاڵی خۆم ینی ئەنفالیشم بینی و بەقەدەر ئێستا و ئاشبەتاڵ و با بڵێن نوسکۆی 75 بیر دێ بەقەدەر ئێستا گەشتبین نەبووم کە داهاتووی میلەتەکەم ئاسۆڕوون دەبینم لەبەرەوە نەگەورە بکرێ نەبچووکیش بکرێتەوانێ ئەو بابەتە. خاڵێکی تر ئەوەیە کە دەربارەی پەرلەمانتارانی بەغدا بەڕاستی دەبوایە پەرلەمانتارانی بەغدا لەوێ بوونایە و لەوێ دیفاعیان لە گەلی کوردستان بکردایەوە. من دڵنیام ئەگەر لە ناو هۆڵی پەرلەمان بوونایە لەوانەیە کاریگەریان هەبوایە. خاڵێکی ترەوەیە کە پێکهاتەی سوننا حەقی خۆیەتی ئێمە هەموو هێزە سیاسەکانی کوردستان و پەرلەمانتارانی کورد لە بەغا ئیشی زیاتر لە پێکهاتەی سونە بکەین کە و قەنەعەتیان پێ بکەین و زۆربەی ئاوارەکان کە لە ناو ئێمە حەواونەتەوە و بەرگریمان لە کەرامەت و شەرەفی خێزانەکان و ئەوان و کچووک و ڕژنەکانی ئەوان کردووە لە هەرێمی کوردستان ئەمانە کەرامەتیان پارێزراوە. بۆیە دەوڵەتی سربەخۆی باشووری کوردستان لە داهاتووە دراوسەیەکی باشی پێکهاتەی سونە ئەبێ وابێ ئەم قەناعەتە لەسەر هەموو ئاستە سیاسی و لەسەر ئاستی علمی و زانستی لە پێکهاتەی سونە کە بەداخەوە لە ئێستا پەرش و بڵاون و نازانین چێن دوێن ڕایەتیان نەکات بەڵام بێ نادیدەی نەگرین. خاڵێکی تر ئەم قۆناغە بەڕاستی بێ هەمومان شان بدەینە ژێر ئەم بەرپرسیارەتە ئەوە تا دوژمنەکانمان لە ئەنقەرە و لە تاران و لە بەغدا گەلی کوردستان بەیەکەوە سزا ئەدەن نەک تەنها ئەو لایەنانی کە دەنجیان بە ڕیفراندۆم داوە یاخود بەڵێیان کردووە بەڵکو هەمومان بۆیە کاتی شەڕە حیزبی نییە کاتی ئەوەی نییە کە چێ لەگەڵی بۆ چێ لەگەڵی نەبووە گرنگە هەمومان بە گیانێکی کوردستانیانەوە ڕوبەڕووی سەرجەم مەترسیەکان ببینەوانە. خاڵێکی تریش بۆ ئەم بابەتە ئەوەیە کە من پێم وایە ئەم هەنگاوانەی بەغدا هەنگاوەکانی سربەخۆیی کاراترەکەن و ئەم هەنگاوەش ئەبێ ئێمە ئەم پەرلەمانی کوردستانە و سەرکردایەتی سیاسی دەرگای گفتوگۆ و دایلۆگ هەمیشە لەگەڵ بەغدا بەکراوەی بهێڵێتەوانێ چونکە ئێمە لە چوار هۆکارەکەی بەدەستهێنانی سربەخۆیی بە پێی پێوەرە نێو دەوڵەتیەکان پەنامان بۆ بژاردەی تاگلایەنە بردووە کە ئەمەش لە عرفی دەولیا ڕێگە پێدرا و چەندین دەوڵەت بەم شێوازە ڕاپرسیان ئەنجام داوە تایبەت بە حکوومەتی هەرێمی کوردستان. ئێستا تۆپەکە لە ساحەی حکوومەتی هەرێمی کوردستانە. جەماوەری کوردستان و خەڵکی کوردستان ئەوەی ئەرچی سەرشانی بوو چۆن لە کۆڕەوە لە ڕاپەڕینە لە ڕیفراندۆمیشا بەرجەستەی کرد. حەقی خۆیەتی حکوومەتی هەرێمی کوردستان لا لە خەڵک کاتەوە بە دڵخۆشکردنی بە جێڕانەوەی بژێوی و موچەی زەوت کراوی. دووەم پرسیارێکەکەم لە کاک دکتۆر ئامانج ئایا ئەو زانیارانە چەند ڕاستن کە 15 میلیارد دۆلاری هەرێمی کوردستان لە بانقەکانی تورکیایە ئەوەی کە نەدرا بە موچەخۆرانی هەرێم و ئێستا ئەگەر شۆڤێنیەکان لەوێ دەستی بەسەرا بگرن چ زەمانەتێک هەیە ئەم پارە بگەڕێتەوە بۆ خەڵکی کوردستان. خاڵێکی ترەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ ئاگای لە دۆخی دەرونی هاوڵاتیانی کوردستان بێ. من دوێنێ دراوسەکەم بە 155,000 دینار بەرمی لێ نەوتی کڕیوە. ئەم قفڵەمان کە ئەجیڕێتەوە لە بەندەری جیهان على الأقل ئێستا بۆ نەوتی سپی بەسەر هاوڵاتیانی کوردستانە دابەش ناگرێ کە لەم قەیرانەدا بەشێک لە معاناتەکانیان کەم ببێتەوە. بەڕێزان معاناتەکان زۆر گەورن. پەرلەمانتار هەیە لەم هۆڵە دانیشتووە. ئافرەت پەیوەندی پێوە کردووە بە ڕێزێک پەیوەندی پێوە کردووە توێتی چوومەتە سۆپەرمارکێتێک
کە دایبی بکڕم بەداخەوە خاوەنی مارکێتەکە بە منی وتووە ئەوە دەدەمێ بەڵام لە مقابلی شتێکە ئەمانە معاناتی گەورن هەوڵە من خۆم خەڵکە ناسم لە شاری سلێمانیت سێ خوشک و بران باوکیان مردووە نیانتوانیوە پرسەکەی بۆ دانن لەبەرەوەی هەرسێکیان پێچین و بەو موچێش وەریەگرن نیانتوانە پێداویستەکانی ژیانی خۆیان دابیرکەن لەبەرەوە ئێستا کاتی ئەوەیە کە معاناتی سەرشانی میلەت سووک بکرێ بەرپرسی وا هەیە لەم هەرێمی پایتەختەیە خانووەکەی داوە بە 6 دەفتەر دۆلار کرێ کاتی ئەوەیە ئەم پارانە تەوزیع بکرێنەوە بەسەر میلەتە ڕوو لە خێزانە خاوەن دەرامەتەکان بکەین و کەمێک لە معاناتەکانیان کەم بکەینەوانێ بۆیە من پێم وایە کاتی خۆیەتی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم گرێش بکاتەوە کە بەداخەوە پیان وایە ئەگەر موچە چاک ببێ لەسەر دەستی پەرلەمان هەمومان خاوەنینی هەموو فراکسیۆنەکان لەبەرەوە ئەگەر لێرەوە بڕیاری پاشەکەوتی موچاڵ وەشێنرێتەوە سەرجەم فراکسیۆنەکان خاوەنین کە پەرلەمانمان کارا کردوێتەوانێ بۆیە ئەبێ ئەم گرەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەبێت و خاڵێکی تریش ئەوەیە کە ئێمە هیوادارم کە ڕیفراندۆم بکەینە دەرفەتێک بۆ ئاشتەوایی نیشتیمانی بۆ بەهێزکردنی بەرەی ناوخۆوە بۆ یەک ریزی و کۆدەنجی چونکە ئەمە تاقە ڕێگایە بۆ زامنکردنی مافەکانمان و ڕوبەڕووبوونەوەی ئەو هەموو مەترسیانەوە ئەو نەعرەتە شۆڤێنی کە دەور و پشتی داوین سپاس بۆ سپاس بۆ بەڕێز سەبە بەکەرە لە دنی سەبارەت بە غیابات ئەوە پەیڕەویە و لە یەک لە کارەکانی پەرلەمانە دەبێ هەمیشە بکرێت بەڵام وەرگرتنی ئیجرات دەرەنجامی ئەو غیاباتە ئەوە بابەتێکی تەقدیریە بۆ دەستی سەرۆکاتی پەرلەمان دەمێنیتن دواتر دەرفەت پرسیار ئاڕستەی هەم جەنابی کاک مەولود بامەڕات کراوە پێشتر و هەم پێشکەش کراوە بە کاک دکتۆر ئامانچ کاک دکتۆر ئامانچ هەر بۆ ئاگاداری بەڕێستان پلەی وەزیری هەیە دوای دەرفەتیان دەدەینێ سەبارەتە و وەڵامدانەوەی ئەو بەڕێزانە ئێمە چەند بەڕێزێکی تر وەردەگرین تا سەعات دوو پچووەک وەربگرین هەر لەبەر ئێوەش لەبەر ئێمە تەنیا لەبەر هەمومان دوای تەقدیر دەکەین چارێکێک نیو ساعتێک پشۆ وەردەگرین بەردەوام دەبین دوو بەڕێزێکی تر دەتوانن دەرفەتمان هەیە 6 دقائق بەڕێز خات وحیدە وحیدە خان فەرموو بناوی خودی مزن و دلوان بناوی پیکاتا کلدان سریان آشوری پیرزباهیت گرم بو خلق کردستانیت که این بسرکفتنا ریفراندومیت روژا 25 نه هر وصا ام ادگل ولام دانا انجمنی هرمی کردستان بو نینر عراق حکمت عراق فدرال سبارت ریفراندومی هرمی کردستانی کو پرسکا دستوری بو ام دقل دا خازك آشتي الديف قلتنا سيد المسيح عليه السلام ادبيجت لا تدينوا فلا تدانوا ولا تحكموا على أحد فلا يحكم عليكم دا خازيكش سروك نيناري العراقي وطيبتش مرجعية سماحة السيد سيستاني هروصا دكتور عبادي وسروكي وزيراني عراقي الديف حكمته وعدالته إمام علي عليه السلام أو حكمته جيت قال حوار ودانوستاندني باشترين ريكا بوشارة سركني وليتي جهشتن نكو قال تهديد وهيرشا وسزادان جماعي لسر خلق كردستاني كو أفاجي كاركينا دستورية اف عقوبة جماعية بيجم زيادة بو هاتا زيادة كرن سر او عقوبة جماعي برينوكا او جي عقوبة كدارائي بري 4 سالك بو خلق كردستاني هاتا دان وتقال هندي شيا بيشمرقت قارمان شر داعش وبسركفتني بدسخوفا بينت هر وصل شيا حكمتا هريم كردستاني هاري كاريا آوارك و 1 مليون هوا زيادة ترش 1 مليون هوا آوارا ببورن الكردستاني أكنجينا وحتانو كاكو أو جي مسؤوليتك حكمة فدرال بوا ريفراندوم موافقة شرعية ودستورية هي ما أورز قرتن بو إرادة خلق كردستاني بيتا قرتن وهر وصا أمد قل حوار ودانوستاندني قل حكمة فدرال بيتا كرن ادبيجم باشترين خاله باشترين چاره سريه بو چاره سريه حمو او كيشا بو وان
بریارت ندرست و ندستوری برانبر خلق کردستانی هاتیا کرن و سپاس. سپاس بۆ بەڕێز وحیدە خان وحیدە یاخۆ خاتو هێڤە حاجی میرخان. فەرموو هێوە خان. برای سەرۆکی پارلمان ئەگەر ئێمە تەماشای دەستوری عێراق بکەین دەسەڵاتی حەسری عێراق لە مادەی 110دا دیاری کراوە کە لەناو دەسەڵاتی حەسری حکوومەتی فدرالدا نییە کە هەرێم نەتوانێت ئاسانی خۆی بەدەست بێنێت بەڵام کێشە ئەوەیە کە پارلمانی کوردستان نەیتوانیوە یاسایەکی تایبەت دەربکات بۆ ئاسمانی کوردستان و ڕێخستنی پرۆگرامی فڕۆکەوانی و ئاسمانی وە گەشتیاری بۆ دەرەوە وە گەشتیار بۆ دەرەوە هەروەک لە مادەی 115 دەستوری عێراق بەحث دەکات کە هەر شتێک کە لەناو سنووری دەسەڵاتی حکوومەتی فدرالدا نەبێت گرنگی دەدرێتە یاسای هەرێمەکان لێرەدا بەپێی ئەم قانونە پارلمانی کوردستان دەتوانێت یاسای تایبەت دەربکات بۆ بواری فڕۆکەوانی و ئاسمانی هەرێمی کوردستان و ئاسمانی خۆی بەدەست بێنێت تەنانەت ئەگەر حکوومەت بە پارلمانی بەغداش ڕازی نەبێت و لە بەرچاوگرتنی کۆنوانسیۆنی شیکاگۆی ساڵی 1944دا ئێمە دەمتوانین ئەم یاسایە بۆ ئاسمانی کوردستان دابڕێژین کە هیچ دژایەتی لەگەر یاسای نێودەوڵەتیدا نییە لەناو ئەم یاسایەدا لەناو ئەم یاسایەی نێودەوڵەتیدا ڕاستە کە دەڵێت ئاسمانی هەر دەوڵەتێک لەژێر دەسەڵاتی ئەم دەوڵەتەدایە بەڵام دیاری نەکردووە ئەم دەسەڵاتە حتمما دەبێت لەژێر حکمی حکوومەتی فدرالدا بێت و لە دەستوری عێراقیشدا لە ناو مادەی 110 ئاماژە بەوە نەکراوە کە دەبێت ئاسمانی هەرێمی کوردستان لەژێر دەسەڵاتی حکوومەتی ناوەندا بێت و هەر بەپێی کۆنوانسیۆنی شیکاگۆی 1944دا هیچ دەوڵەتێک ئەم مافەی نییە لەبەر مەشاکلی سیاسی و سیاسەتی ڕەگەزپەرستی گەمارۆ بێخێتە سەر هیچ جێگایەک لە سنووری ئاسمانی وڵاتەکەیدا سپاس. سپاس بۆ بەڕێز هیڤە میرخان. بەڕێزەکی تر کاک زانە عەبدوڕەحمان. فەرموو بەڕێز زانە. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ڕیفراندۆم وەک هەوڵ و هەنگاوێک گەلەکەمان بۆ سربەخۆیی بە بڕوای من لە دوایەوەی کە ئەم پرۆسەیە لە هەرێمی کوردستان دەنگی هێنا و کۆمەڵانی خەڵکی کوردستان دەنگیان پێدا ئیترکی حکوومەت و سەرکردایەتی سیاسی کوردستانە کە من بۆ خۆم پێم وابوو هەم سەرکردایەتی سیاسی کوردستان هەم حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای دەنگدانەکە دێنە سەر تەلەڤیزیۆن وەڵێن ئێمە شەرمەزاری گەلەکەمانین لە دوای ئەو نەهامەتیە لە دوای کەمکردنەوەی موچە و خراپی ژیان و گوزەرانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەڵام گەلی ئێمە لەگەڵ سربەخۆیی بوو لەگەڵەوە بوو کە بگا بە ماف و ئامانجەکانی وەکو نەکرا بەڕاستی من وەکو پەرلەمانتارێکی کوردستان زۆر گلەیم هەبووە لە هەموو کۆنگرا ڕۆژنامەی و ئەو قسانەی کە حکوومەت و حتا سەرکردایەتی سیاسی کوردستانیش کردویانە بۆیە داواکارم لە ڕێگەیم پەرلەمانەوە ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە لە هەرێمی کوردستان لەم ماوە زەمەنی خۆیان لە میدیا و لە لێدوان و لە کۆنگرەی ڕۆژنامەوانی بپارێزن و هەوڵ بدەین ئێمە کارەکەمان کردووە ئەوەی کە لەسەرمان بووە چاوەڕێ بین بزین بەهێمنی هەنگاوەکانی دوای ڕیفراندۆم چییە بێ چکە ئێمە ئەو ڕۆژەی کە دەنگمان داوە زانیومانە کە بە گوڵ پێشوازیمان لێ ناکرێ ئەم تەجروبەیە بۆ هەموو گەلانی دنیا حتا ئەو گەلانی کە لە جوغرافیای جیاوازتر بوون لە ئێمە لە ئەوروپا لە شوێنی تر ئەو کاتێک کە داوای مافی خۆیانەکەن بە دڵنیاییەوە ئەو دەوڵەتەی کە لیژی ئابنەوە یا دەوروبەرەکەیان وەکو پێویست پێشوازیان لێ ناکرێ زۆر باسی دەستور کرا بەڵام من ئەوەی کە سەیرم کرد لە کام شوێنی دەستوری عراق ڕێگادا بە دراوسەکانی عراق تەداخل لە بابەتی ناوخۆی عراق بکەن یعنی ڕیفراندۆم بابەتێکی ناوخۆیی گەلی کوردستانە و گەلی عراقە ئەگەر قەرارە ئێمە کار بە دەستور بکەین لەکوێی دەستوری عراق ڕێگە دراوە دراوسەکانی عراق و دەوڵەتانی تر بێن تەداخلی ناوخۆیی بکەن لە بابەتێکی ئاوا گرنگ بابەتێکی تر کە ڕاستی ئێستا بۆتە جێگەی نیگەرانی خەڵک چاواشەکاری و ترساندنی خەڵکە کە بەداخەوە بەشێک لە
ئەندامانی پەرلەمانیش لەم بابەتە بەشدارن، یعنی ئێمە ترساندنی گەلی خۆمان، ترساندنی خەڵکی خۆمان لە پای چی و بۆچی؟ بەڕاستی بێ ئەگە پەرلەمانی کوردستان چۆن زۆر جارەڵێت ئێمە چاودێرین بەسەر حکوومەت و بەسەر دامەزراوەکان، ئەم پەرلەمانە بێ چاودێر بێ بەسەر پەرلەمانتارەکانیشی. یعنی چی وا لە پەرلەمانتارێکە کاکە بەڕاستی دەیان جار زانیاری ناڕاست بدا بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە ئاسانیش لی دەرچێت. بۆیە بەڕاستیە بێ لە ئایندا بە تایبەتی لیژنەی نەزاهەیە ئەم پەرلەمانی کوردستانە بە دوواداچوون لە هەموو پەرلەمانتارانی ئەم پەرلەمانی کوردستانە بکە، بزانەوە چێ و هۆکارەکەی چییە، تۆ خەڵک بترسێنی و لە بەرژەوەندی چێ ترساندنی هاوڵاتیانی خەڵکی کوردستان کە ئێستا بەداخەوە کۆمەڵی بازرگان و خەڵک لەم بابەتە سوودیان وەرگرتووە. بابەتێکی تر پەیوەندی بە لیژنەکانی پەرلەمانی کوردستانەوەیە. من وەکو سەرۆکی لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی لە دانیشتنەکانی تریژ گلەیم هەبووە بەڕاستی. لە ڕابردوو ئەم پەرلەمانی کوردستان وەکو پێویست گرنگی نەداوە بە لیژنەکان و دەستەی سەرۆکایەتی ویستوێتی خوێنوێنەرایەتی هەموو مەسەلەیەکە لە کاتێکا لیژنەیەکە بۆ لەم پەرلەمانە کە تەخسیس کراوە بۆ مەسەلەی پەیوەندی و ڕەوەندی کوردستانی. بۆیە داواکارم بەڕاستی لە سەرۆکایەتی پەرلەمان کە ئەم لیژنەیە ڕۆڵی خۆی پێ بدرێ و دەستکا بەکار ئێمە دانیشین لەگەڵ پەرلەمانی ئێرانی لەگەڵ تورکی لەگەڵ دەرو دراوسێ دانیشین ئەم قەزێ ڕەوای خۆمان ڕوونکەینەوە. خۆگەم ئەم قەزەی ئێمە لە ئێستاژ ئەم هەوڵی کە داوامانە نەگاتە ئامانج لە ڕووی مێژوویەوە ئەوەی کە لەسەر ئەم پەرلەمانە بووە لەسەر ئەم سەرکردایەتی سیاسی کوردستانە بووە هەوڵێک کە داومانەوە موشمانەزانی هەموو هەوڵێک لەوانەیە نەتیجەکەی ئەوە نەبێت کە تۆ خواستە، بەڵام لە بەرامبەر ئەوەی کە ناگەین بە خواستە حەقیقی کە ئامانجە دیاریکراوەکەی خۆمان ئەگەین بە چی خۆ بێ بەرچاوی ئێمە و بەرچاوی کۆمەڵانی خەڵکی کوردستانیش ڕۆشن بێەوە. هەموو ئەوانەی کە دەنگیان داوە بە نەخێریا لەگەڵ ئەم پرۆسەیە نەبوون خەڵکی ڕێزداری هەرێمی کوردستانن چاوەڕێیەکەین ئەوان پرۆژەیەکی تر بێنن کە ئەگەر ئەوەی ئێمە نەگەیشتە نەتیجە بزانین پرۆژەی ئەوان چییە و بیرکردنەوەی ئەوان چییە بۆی ئەم گەلە لەم نەهامەتی کە ئێستا تایەتی دەربازی بێ. بابەتێکی تر پەیوەندی بەڕاستی بە ئەوەی کە لەم چەند ڕۆژە ڕوویداوە کە ئەمی جارێکی تر هەر پەیوەندی بەو ترسان و تۆقانەوە هەیە. یعنی ئێمە هاوڵاتیانی هێمی کوردستان جارێکی تر کۆچ و بەجێهێشتنی کوردستان دەستی پێکردوێتەوە. یعنی بەداخەوە کە ئێمە مەرگی کۆمەڵێک ئازیز دوێنێ و پێرەگەشتنەوە فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان کە بەشێکی بەڕاستی پەیوەندی بەو چاواشەکاری و بەو ترسانەی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە. یعنی خەڵک وای لێ هاتووە کە ئێستا گومان لەسەر ئەندامانی ئەم پەرلەمانە هەیە کە چوبن خۆیان داوای مافی پەنابەری ئەوانیان کردبێ. بۆیە من ئەمە بە فرسەتە زانم بەڕاستی هەم لیژنەکەی ئێمە هەم لیژنەی قانونی ڕاست فێرن کە ئێمە بە دوواداچوون بکەین بۆی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانە و گومانە لەسەر پەرلەمانتار بڕەوێتەوە کە هەر ڕۆژە و یەکێکمانەگرن کە ئێمە ڕۆیشتم و داوای مافی پەنابەریمان کردووە. بۆیە داواکارم لیژنەی ئێمە ڕاست بێرین لە کەیسی کۆی پەرلەمانتارانی کوردستان لەگەڵ قۆنسولخانە و لەگەڵ وەزارەتی ناوخۆی وڵاتان بە دوواداچوون بکەین بزانینەوە چه ێزاتەکە کە نوێنەری کۆمەڵانی خەڵکی کوردستانە و لە کاتی نوێنەرایەتی ئەچێ داوای مافی پەنابەری لە وڵات و لە دەوڵەتێکی ترەکە. وەگەر ئەمە ناڕاستی شەوتەنا چاواشەکاریە باشکە بۆ پەرلەمانتار و بۆ پەرلەمانی کوردستان بگەڕێتەوە و بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بڵێن ئەوانەی کە هەمیشە ئیدعا لەسەر پەرلەمان و پەرلەمانتارەکەن ڕاست نییە و تەنها بۆ چاواشەکردنی خەڵکی کوردستانە. بۆیە من داواکارم کە بەهێمنی مامەڵە لەگەڵ ئەو دۆخە بکرێکە بەسەرمان هاتووە و بەدڵنیاییە و دەرو دراوسێکەمان کە ترسیانەیە خۆتان نزانن کورد لەو پارچانی تری کوردستان هەیە و جیابوونەوە لە دەوڵەتێکی ژۆک و عراق هەر بەدڵنیاییەوە ئەوان هەندێک ڕێکار بۆ ترساندنی ئێمە و بۆ عقوبەدانی ئێماگرنە بەر بەڵام ئەوەی کە گرنگە بەڕاستی ئەوەی کە لەم چەند ڕۆژە ڕوویداوە سزای بە کۆمەڵە کابێمە زۆر تەرکیزە سەر و خاڵە بکەین کە بەپێی یاسانی و دەوڵەتەکان سزادانی بە کۆمەڵی هەرگەلێک ڕێگە پێنەدرا و قەدەغە کراوە کە ئەوە ئەکرێ حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان لە ڕێگەی پەیوەندیەکانی لەگەڵ لە ڕێگەی دۆستەکانی لە ڕێگەی و ڕەوەندەی کە هەمانە لە دەرەوە بەهێمنی بیگەینە دنیا پێیان بڵین کاکە ئەوەی کە بەسەر ئێمە دێ یەکەم جار لە فڕۆکەخانە و لەو شوێنانی کە دەسەڵاتی مەدەنی تایە دەستی پێکردووە بۆ سزادانی گەلی کوردستانە نەک تەنها ئەوەی کە ئەوانەڵێن تەنها سزایەکی سیاسی و یاساییە. بۆیە داواکارم پەرلەمان ڕۆڵی هەبێ لەوەی کە لە هەرێمی کوردستانە گوزەرێ و پەرلەمانتاران و بەرپرسانی هەرێمی کوردستان بەهێمنی مامەڵە لەگەڵ ئەم دۆخەکەن هیچ جۆرە گرژیەک و لێدوانێکی توند
لە بەرژەوەندی ئێمە نییە ئەوەی کە ئەرکی گەلی کوردستان بوو ئەرکی سەرکردایەتی سیاسی کوردستان بووە ئێمە ڕیفراندۆمێکمان کردووە و گەل بڕیاری داوە کە ئێمە سەربەخۆ بین لەگەڵ ڕێڕووین تا و شوێنی کە ئەتوانین ئەم دەنگدانە ئەم بەڵێی گەل ئەگەینە شوێنێک دیفاعی لێ بکەین و ئەگەر نەشگەیشتەوە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بڵین لە ڕووی مێژوویەوە چی بکەینەوە ئەو کۆمەلگا نێودەوڵەتیە ئەو دنیا دیموکراسیە ئەو جیهانەیە کە بێماڵێن دفاع لە ماف و لە ئازادی هاوڵاتیان و مرۆڤەکەن لە دنیا ڕێگە نادەن گەلێکی وەکو گەلی کوردستان کە ئەم هەموو قوربان و خوێنەی بەخشیوە سەربەخۆ بێ بۆیە بەڕاستی نەشەرمە نەنەنگیە ئەگەر نەتیجەکەی ئەوە نەبێت کە بەدڵی ئێمە چی بکەین کە دەوڵەتانی دنیا ئەوانەی کە هێزیان بەدەستە لە دنیا نێڵن ئێمە بگەینەوە خەونەی کە خۆمانەمانەوێ بەڵام لە ڕووی مێژوویەوە هەوڵێکی یاسایی و دەستوری بۆ ئێمە داومانە کە لە ئایندەنەوە ئەوانەی کە دوای ئێمە دێن لەسەر ئەم هەوڵانە هەوڵی ترە دەن بۆی کە ئەم میلەتە بگا بە خەونەکانی و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز زانا عەبدوڕحمان وا بزانم بە ئەمە دوایین مناقشە بێت پەشدار بیت کاک عەبدوڵا با کاک عەبدوڵا دوایین کەس بیت کە بەڕێز عەبدوڵا. زۆر سپاس بەناوی خوای گەورەی میرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان و پەرلەمانتارە بەڕێزەکان سڵاو لە پێشمەرگە قارەمانەکانی کوردستان و منیش پیرۆزبایی لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم گشت پرسی بە بۆچوونی من مافێکی سەرەکی وڵاتیانی کوردستانە و کاتەکەشی کاتێکی زۆر گونجاو بوو و لە جێی خۆیان بوو و دەریشی خست بۆ هەموو جیهان کە گەلی کوردستان یەک ڕیزە و نەتایجەکەی مای دڵخۆشکەری بوو بۆ خەڵکی کوردستان تەمەناکەم ئەو یەکێتی وێک ڕیزیە بەردەوام بێ و من گەشتبینم لە نەتایجی گشتپرسی و ئایندەیەکی گەشیە بێ بە تاکید ئەو گشتپرسیەش ینی کاردانەوەیە بێ لەلایەن عێراقەوە چاوەڕوان کراو بوو. جوابدانەوەکان بە بۆچوونی من لەسەر بنەمایەکی یاسایی بێ کە جوابدانەوە ئەدرێ بە تایبەتی لەلایەن لیژنەی قانونیەوە چونکە سزادانی گەلی کوردستان لەلایەن عێراقەوە موچەی هاوڵاتیان و کۆمەکی نەکردنی پێشمەرگەی کوردستان و لە بەرچاو نەگرتنی گەلی کوردستان وەکو نەتەوەیەک لای هەمومان ڕوونە. ئەوە سوپاس بۆ جەنابی وەزیر ڕوونکردنەوەی باشیە دەستخۆشی لێ یەکەین کە معلوماتی باشیاینێ و تەمەناکەم کە هەوڵەکان بەردەوام بێ ئەوەی کە ئێمە پێشنیارمان هەیە هەوڵە دبلۆماسیەکان چڕ بکرێتەوە و لە ناوەوە و دەرەوە لەلایەن هەم حکوومەت پەیوەندەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و لەلایەن حیزب و پارتە سیاسیەکانیشەوە دڵنیایی زیاتر بدرێ بە نوێنەرایەتەکانی وڵاتانی دەرەوە لە هەرێمی کوردستان و لە دەرەوە بۆ ئەوەی دڵنیا بن لە ئەوەی کە ڕیفراندۆم هیچ کاریگەریەکی نییە و بە شێوازێکی ئاشتیانەیە و تاکید لە مافی گەلێک دەکاتەوە. لە ڕووی سیاسیشەوە سزا دراوین بە بۆچوونی من ئەو پرسێکی سیاسیە زیاتر لەلایەن حکوومەتی عێراقەوە و ئەو بڕیارانەی حکوومەتی عێراق کە سزایە لەسەر گەلی کوردستان لەلایەن لیژنەی قانونی و سوودوەرگرتن لە قسەی پەرلەمانتاران وەڵامێکی ئاشتیانە و هێمنانە بدرێتەوە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز عەبدوڵڵا مەحموود حاجی. کاک مەولود ئێستا وەڵام دەدەیەوە یان لەگەڵ ئێمە بەردەوام دەبی پێویستیمان بە کاک دکتۆر ئامانشەیە لەگەڵ ئێمە بەردەوام ببیتن دواتر ماون پەشداری بکەن. ئێمە ئەم ئێستا ئەم دانیشتنە بەکراوەی دەهێلین و دواتر 2.5 بەردەوام دەبین نیو ساعتێک بەسە نیو ساعتێک پشۆ وەردەگرین و ئەو هەردوو پێشنیارایی بەڕێز زانا عەبدوڕحمان دوو پێشنیاری هەبوو بە هەند وەردەگرین ئەوەی پەیوەست بوو بە لیژنەی یاسایی و دەستپاکی و هەروە کارەکردنەوەی لیژنەی پەیوەندیەکان سەعات 3 لێرە بەردەوام دەبین. فەرموو. سوپاس.